سڵاوتان لەبێت لە هەر شوێنێکن لە بەرنامێکی نوێی پاشی بوو لە کوردستان 24ەوە لەگەڵتانی بە چەند بابەتێکی نوێ بۆ ئەم شەویش تەوەرێکی تایبەتمان دەبێت لە بابەتی ئاینی و هەروەها تەندروستی و هاوکارانمان ڕاستەوخۆ لە دوهۆک لە ستۆدیۆ کراوی کوردستان 24 و لەگەڵ میوانی تایبەت لەگەڵتان دەبن بەر لەوەی بچینە لای تەوەر و بابەت و میوانەکانی ئەم شەومان دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان کەمپینێکی هاوکاری کۆکردنەوە بۆ بەندکراوان ڕاگەیەندراوە بە تایبەت بۆ ئەو زیندانیانەی کە سزاکەیان تەنیا پێبژاردننی بڕێکی کەمی پارەیە. تەنیا لە شاری سنە زیاتر لە 300 کەس لەسەر سزای پێبژاردنێکی کەم لە زینداندا. منداڵێکیش دەخیلەکەی خۆی بۆ کەمپینەکە هێناوە بۆ ئەوەی ئەو زیندانیانە ئازاد بکرێت. هاوکات خێرخوازان لە ڕێگەی ئەم کەمپینەوە نزیکەی 100,000 دۆلار کۆ کردوتەوە و دەیانەوێت ئەو کەسانە ئازاد بکەن بۆ ئەوەی جەژنی ڕەمەزان لەگەڵ ماڵ و منداڵەکانی بکەن. پارەی دەخیلەکەی خۆی هێناوە بۆ ئەوەی پێشکەشی کەمپینی گوڵڕێزانی بکات. کەمپینێک کە هەموو ڕەمەزانان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئازادکردنی ئەو بەندکراوانە بەڕێوە دەچی کە تاوانەکەیان بە ئەنقەس نەبووە و سزاکەیان پێبژاردنە. تەنیا لە شاری سنە 328 کەس لە زینداندان کە سزاکەیان تەنیا پێبژاردننی بڕێک پارەیە. ئەگەر 40 میلیارد تمەنیان بۆ کۆ بکرێتەوە هەمویان ئازاد دەکرێن و دەتوانن بۆ جەژنی ڕەمەزان لە لای خێزانەکانیان بن. سال گذشته مجموعاً 1 میلیارد لە ساڵی ڕابردوودا نزیکە 1 میلیارد و 200 میلیۆن تمەن لە سنە پارە بۆ بەندکراوەکان کۆکراوەتەوە. ئەگە پارەی بیمە و لێخۆشبوونی سکاڵاکەرانیش لە بەرچاو بگیرێن ئەوە زیاتر لە 16 میلیارد تمەن کۆکراوەتەوە. 201 کەس بەم شێوەیە لە زیندان ئازاد کراوە. لە هەموو ئێران زیاتر لە 10,000 کەس بەهۆی تاوانێک کە بە ئەنقەزنیان کردووە لە زینداندان و سزاکەشیان بە پێدانی پارە چارەسەر دەبێ. بەڵام بەهۆی ئەوەی نیانە ئێستا لە زینداندان. زۆربەی ئەو بەندکراوانەش بەهۆی پێنەدانی مارەیی و سزای پێبژاردن لە زینداندان. ساڵانە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان پێش جەژنی ڕەمەزان پارە کۆ دەکرێتەوە بۆ ئەوەی ئەو بەندکراوانەی پێ ئازاد بکرێت و ئێستا وەکو کلتورێکیشی لێ هاتووە. ئێمە بینیومانە بەڕاستی پیاوگەلێک گەورە ژنگەلێک گەورە هاتوون دەست و دیاری خۆیان جۆرە و جۆر پێشکەش بە بنەماڵی زیندانیان کردووە. هەبووە خۆی گوێشوارەکەی گوارەکەی پێشکەش کردووە، ئەنگوستشەرەکەی پێشکەش کردووە و هەروەها بینیومانە کابرا خۆی زیندانی بووە بەڵام زیندانی ماڵی نەبووە کە بە بۆن پارەوە لە زیندانا بێت هاتووە خۆی 4 کەس زیندانی ئازاد کردووە و دوای ئەم کۆڕ و ئەم جێژنە ئەمە خۆشتر لە هەموو بەشی ئەم جێژنەیە کە نزیک بە 30-40-50 بنەماڵە بە پێوە پارانە کە کۆ ئەکرێتەوە ئەگەڕێنەوە و لە ڕۆژی جێژنان لە کنار بنەماڵی سەربەرزیانە. لە ئێستاوە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدرێت کە کەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بکرێت کە لەو دۆخە خراپە ئابووریەدا زۆرترین کەس چێژ لە جێژنی ڕەمساڵیان وەربگرێت. کەمپینی کۆکردنەوەی یارمەتی بۆ هەژاران و کۆکردنەوەی یارمەتی بۆ ئازادکردنی بەندکراوان دەستی پێکردووە. چونکە زۆر کەس ئێستا بەهۆی نەبوونی بڕێکی کەم پارە لە زینداندانە و ئەگەر بەهانایەوە نەچن جەژنی ئەمساڵ لە بنەماڵەکەیان دوور دەبێت. ئەم گزارشە داواتان دەکەم جوان سەیریکەن با بزانن ئەمڕۆ هاتوچەکان. چینەتەوەری یەکەمی پاشیف باس لە گومان دەکەین. گومان لە ئاینی ئیسلام چۆن باس کراوە؟ ئایا گومانکردن کاریگەریەکی هەیە لەسەر موسڵمان لەسەر ژیانی کۆمەڵایەتی موسڵمانان بەگشتی و گومان بکرێت یان نا و گومانی خراپ و باش چۆن جا دەکرێتەوە؟ ئایا هەردووکیان بە چ شێوەیە کاریگەری دەکاتە سەر موسڵمانان؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا جەلیل خۆشناو پێشنێژ و تارخوێن و هەروەها ماستەر لە فقهی ئیسلامی لەگەڵ ئێمە ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر بەخێر. کاتی ئێوەش باش، زۆر سپاس سەربەرز بن. سەرەتا پرسم گومان لە ئاینی ئیسلام چۆن باس کراوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. صلاة ورزم هي بو إيوة بو كارمنداني أم تلفزيونا وصلاة ورزم هي بو بينراني خوشويست وبريس خواي قورة روجو طاعت وعبادتي هم لا قبول بك. خۆی لە خۆیدا گومان بەگشتی دوو جۆری هەیە، گومانی باش لەگەڵ گومانی خراپ کە پێی دەوترێت حوسن الظن لەگەر سوء الظن ئەوەی کەوا لە شریعەتی ئیسلام
ڕێگەی پێ نەدراوە یاخود بڵێن مەدمومە زەمکراوە گومانی خراپە چونکە کۆمەڵێک ئاسەواری خراپ لە دوای خۆی بەجێ دەهێڵی یان دەتوانین بڵێن گومانی خراپ دەبێتە هۆی ئەوەی کێشە و مەشاکیلی زۆر دروست ببێ بۆیە لە شەریعەتی ئیسلام بە سیفەتێکی خراپ دانراوە کە تەوەرەکەی ئێمە سەرچیەکەی ئەوەیە گومانی خراپیش دەبێ بە دوو بەش گومانی خراپ بەرامبەر بە خوای پەروەردیگار و گومانی خراپیش بەرامبەر بە بەندەکانی خوای پەروەردیگار بەرامبەر بە خەڵکی بەگشتی جا گومانی خراپ بەرامبەر خوای پەروەردیگار کە جۆری یەکەمە زانایان تەصنیف کردووە لە گومانی خراپ ئەوەی ئینسان گومانی خراپێ بەرامبەر بە خوای پەروەردیگار بە تایبەت کاتێک تووشی کێشە دەبێ یان تووشی ئەگەر بە نمونە ڕۆنی بکەیتەوە مامۆستا کەسێک تووشی نەخۆشی دەبێ لەو نمونە تووشی زەرەر دەبێ وا دەزانی خوای گەورە زوڵمی لێ کردووە خوای گەورە دەفەرمێ وەلا یەظلیمو ڕەبوکە ئەحەدا خوای گەورە زوڵم لە هیچ کەسێک ناکە ئەو گومانی وایە خوای گەورە زوڵمی لێ کردووە خوای گەورە ئەوەی بەسەروی هێناوە ڕاستە خوای گەورە هەموو شتێک شەڕ و خەیر بەدەستی خوای پەروەردیگارە بەڵام هیچ کاتێک نابێ ئینسانی بڕوادار ئینسانێک کە موسڵمانە و باوەڕی هەیە بە خوای پەروەردیگار گومانی وابێ کە خوای پەروەردیگار ڕقی لەو ئینسانە دەبێتەوە بۆیە وای بەسەرهێناوە یان گومانی خراپ بەرامبەر بە خوای پەروەردیگار ببە یان کەسی وامان هەیە تووشی گوناح دەبێ ئەو گوناحانێکەوە هەیە بە تایبەت گوناحە گەورەکان گومانی زۆر خراپ دەبێ بەرامبەر بە خوای پەروەردیگار خوای گەورە لێم خۆش نابێ خوای گەورە ڕەحمم پێ ناکە خوا لێم نابوورێ ئەگەر تەماشای قورئانیش دەکەی پێچەوانەی ئەوە لە قورئاندا ئاەتەکانی قورئان بێئومێدیان ڕەت کردوتەوە گومانی خراپیان ڕەت کردوتەوە بەرامبەر بە خوای پەروەردیگار وەکو خوای گەورە دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم يعني نبي عبادي أني أنا الغفور الرحيم بيغمر دەفەرمێ بە عەبد و بەندەکانی من بێ ئەوانەی زێدەڕۆیان کردە لەسەر نەفسی خۆیان زوڵمیان لە نەفسی خۆیان کردو پێیان بڵێ لا تقنطوا من رحمة الله واتە نابێ هیچ گومانێک بەرامبەر بەخوا بکرێت گومانی خراپ نابێ بەرامبەر بە خوای پەروەردیگار بکرێت هەتا زانایان دەڵێن تەئسیری لەلایەنی یەکتاپەرستی و تەوحیدی ئەو مرۆڤەش دەکاتن بۆیە ئەویان خراپترە لەوەی کەوا گومانی خراپ بەرامبەر بە خەڵکی ببەی باشە بینە سەر گومانی خراپ بە خەڵک ئەمە چۆنە گومانی خراپ مەبەست لە چییە چونکە هەندێک جار لەوانەیە کاتێک مرۆڤ کارێکە کات پێی وابێت کە خراپ نەبێیان کارێکی ئاساییە گومانی خراپ چییە؟ گومانی خراپ ئەوەیە تۆ بەرامبەر بە کەسێک شتێک دەکات تەسەڕوفاتێک دەکات تۆ بەبێ ئەوەی تحقیق بکەی لێ بکۆڵیەوە تەبەیون بکەی یەکسەر گومانێکی خراپی پێ دەبەی خوای پەروەردیگاریش لە قورئاندا بۆ ئێمەی باس کرد لە سوورەتی حوجورات سێ شتی بێکەوە باس کردووە گومان لەگەڵ غەیبەت لەگەڵ جاسوسیکردن دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا خوای گەورە داوامان لێ دەکات دەفەرمێ ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بەخوا بە ڕۆژی دوایی خیتابەکە لەگەڵ ئیماندارانە ئێوە بە هیچ شێوەیەک گومانی زۆر مەبن لەبەرچی سەبەبی بەیانەکەی دەکات خوای پەروەردیگار بەیانەکەی سەبەب دەکات دەفەرمێ لەبەر ئەوەی هەندێک لە گومانەکان تاوانن واتە ئەو کەسێکەوە زۆری گومان دەبا گومانی خراپ دەبا پێی تاوانبار دەبێت وهروەها دەفەرموێ ئێوە وەلا یەغتەب بعضکم بعضا غەیبەتی یەکتریش مەکەن وەلا تەجەسەسوا و هەروەها جاسوسیش بەسەر یەکەوە مەکەن جا خوای پەروەردیگار زۆر پێی ناخۆشەوە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام زۆر پێی ناخۆشە کەسێک بەبێ ئەوەی شتێکی وای کرد بێ ئەوەی تحقیقت کرد بێ بەس بە سەبەب ئەوەی ڕەنگە عەقلی دەموساوی نەگرێ یان دەبینی تەسەڕوفاتێکی کردووە بە دڵی ئەو نییە یەکسەر گومانێکی خراپی پێدەبا ئەوە لە شەریعەتی ئیسلام بۆچی قەدەغە کراوە لەبەر ئەوەی قەدەغە کراوە سەر دەچێشی لە بۆ زۆر شت ڕەنگە لە ناو کۆمەلگادا بەهۆی گومانی خراپەوە کێشەی زۆر گەورە دروست بوو بێ جاری وایە بەهۆی گومانی خراپێکەوە گەورەترین کێشە و مەشاکل دروست بووە جاری وایە زەلام کوژراوە جاری وایە
ئافرەت تەلاق دراوە جاری وا هەیە چەندین عائیلە و خێزان لە یەکتر عاجز بوونە خێزان هەڵوەشاوەتەوە بەهۆی گومانی خراپی کەسێکەوە بۆیە هەندێک کەسەیە وا دەزانێت شتێکی بەسیتە بەڵام ئەگەر بینای حکمی لەسەر بکەی گومانی خراپ شتێکی زۆر زۆر کەواتە گومان ئەو جیاوازیت چییە کە بۆ نمونە کەسێک گومانی لە کەسێکی نزیکی خۆی هەیە کە ئەیناسێ لەگەڵ ئەوەی کە گومان لە کەسێکی دوورەکە و نایناسێ جیاوازیەکەیان چییە؟ جیاوازیەکەی ئەوەیە ئێمە دەبێ بپرسین سەبەب و هۆکار چییە ئینسان گومانی خراپ دەبات چونکە ئێمە کۆمەڵە سەبەب و هۆکارێکمان هەیە دەبتە سەبەب لۆ ئەوەی ئینسان گومانی خراپ بە بەرامبەرەکەی خۆی بباتن کە وەکو وتراوە گومانی خراپ هەموو شتە جوانەکان دەکوژێ لە ناوی دەبا گومانی خراپ دەبینی ئافرەتێک لە ماڵەوە تەلەفۆنێکی بۆ دێ ڕەنگە بستە ئەو لاوە لە پێش پیاوەکەی قسان نەکە بە تەلەفۆنەکەی بۆ نمونە باز دەکەین ئەم پیاوە یەکسەر گومانی خراپ بە خێزانەکەی خۆی دەبا یەکسەر گومانی خراپی پێ دەبا جا بە تایبەت ئەوانە زیاتر گومانی خراپ بە خەڵک دەبن ئەوانەی کەوا نەخۆشی دڵیان هەیە ئەمراض القلوب من الغل والحقد والحسد وغيرهما نەخۆشی دڵ بەو معناینا ئەوانەی ئەو پارچە گۆشتە کەوا لە ناو لاشەیتیان پێی دەوترێت دڵ ئەویان نەخۆشە کە کەسێک جاری وایە فەتحی سەدری بۆ دەکرێت قستەرە و باڵۆنی لە بۆ دەکرێت ئێمە بەسمان ئەوە نییە لە دڵی نەخۆشە نەخۆشی معنەوی دڵی پڕە لە حەسادەت پڕە لە بغز و قینە پڕە لە غیرە پڕە لە ئەنانیەت ئەوانە هەمووی سەبەبە لۆ ئەوەی ئەم کەسە گومانی خراپ بێ بەرامبەر بە هەموو کەسێک زاگومانی خراپ زیاتر بە کەسە نزیکەکان دەبردرێ وەکو ئیبن کەثیر کە زانایەکی تەفسیرە و تەفسیرێکی بەناوبانجیشی هەیە کەوا تەفسیری ئیبن کەثیرە دەڵێ سوء الظن هو التهمة والتخون للأهل والأقارب والناس في غير محله دەڵێ سوء الظن یان گومانی خراپ ئەوەیە دەبتە هۆی ئەوەی کەوا تۆمە دروستکەی بۆ بەرامبەرەکەت یاخود خیانەتی بدێ پاڵ لۆ کەسە نزیکەکانت بۆ دۆست و ئەحبابەکانت بەبێ ئەوەی ئەم شتێکەوە تۆ دێکەی لە شوێنی خۆی بێ زائم سەبەبی تریشمان هەیە کەوا سەبەبە لۆ ئەوەی کە ئینسان گومانی خراپ بە بەرامبەرەکەی جاری وایە ئەم کەسە هەموو خەڵک وەکو یەک تەمەشارەکە هەموو خەڵک وەکو یەک دەخوێنێتەوە اتباع الهەوا لای خۆشمانەوە زۆر هەیە مامۆستا بۆ خەڵکی فڵان شار ئەوەن خەڵکی ئەم شارە ئەوەی ترنیان بە جۆرێک خەڵکی گەڕەکێک بە ناوێک بانگەکرێن بەگشتی هەموو ئەو شوێنە بە یەک ناو ئەناسرێنیان بانگەکە ئەوەش هۆکارێکە سەبەبێکە لەو سەبەبانەی کەوا ئەو کەسە تووشی ئەوە دەبێت تووشی ئەم نەخۆشیە دەبێت چونکە بەڕاستی ئەوە نەخۆشیە تۆ گومانی خراپ بە خەڵک ببەی یەک لە سەبەبەکانی تر ئەوەیە کەوا تۆ هەموو خەڵک بە یەک چاو تەماشا بکەی اتباع الهەوا وتعمیم الأحکام على الناس یەک حکم بدەیە هەموو خەڵک گشتاندنیان بۆ بکەی ئەوەشیان دەبێتە سەبەبی ئەوەی کەوا گومانی خراپ لە ناودڵی ئەم ئینسانە زۆر بێ چونکە بەڕاستی گوناحێکی گەورەیە تۆ هەموو خەڵک بە یەک چاو تەماشا بکەی ڕەش و سپی بە یەک چاو تەماشا بکەی ڕەش و سپی بە یەک چاو تەماشا بکەین یاخود بڵێن وشک و تەڕی بە یەکەوە بستێنی و هۆکاری تریشمان هەیە نەزانین جەهل ئەویشیان سەبەبەکە لە سەبەبەکانی گومانی خراپ کەسێک شتەکان بە تەواوی ناخوێنتەوە خوێندنەوەی بۆ شتەکان دروست نییە ئەوانەش زیاتر تووشی گومانی خراپ دەبن کەوا گومانی خراپ دەبن بە بەرامبەرەکەیان یاخود بڕیاری سەریع هەیە هەمانە زوو بڕیار دەدا ئەوەشیان زۆر خراپ بەبێ ئەوەی تەبەیون بکە باشە جارێکی تر پێم خۆشە لەسەر پەیوەندیە خێزانیەکان زیاتر قسە بکەیت نێوان دوو هاوسەر ئێمە ئاماژەت بەوە کرد کە بۆ نمونە ئەگەر ئافرەتەکە تەلەفۆنێکی بۆ هاتچوە ئەو لا بەڵام هەندێک جار ئەوە پێچەوانەیە بۆ نمونە بۆ پیاوەکەی ئەگەر تەلەفۆنێک هاتیان لەو کاتە بە بێدەنگ قسەی کردیان چووە دەرەوە ڕەنگە ئەمە با بڵین لە نێوان ئەم دوو هاوسەرە بە هەمان شێوە هەبێت بەڵام ئەمە چی لە پەیوەندی نێوان ئەو دوو هاوسەراکە بەرەو کوێی ئەبات ئێمە بە حکمی ئیشەکەمان ڕەنگە زیاتر ئاگامان لێبی زاری وا هەیە ئافرەت تەلاق دراوە
بەس بە سەبەب ئەوەی تەلەفۆنێکی بۆ هاتووە بەبێ ئەوەی تەلەفۆنەکە تەلەفۆنێکی خراپ بێ یاخود خیانەیەکی زەوجی بێ بەبێ ئەوەی پیاوەکەی لێکۆڵینەوە بکە هەر گومانی وا بوو بەس بە گومان هیچی تر نییە یەکسەر کێشە و مەشاکل دروست بووە خەڵکی تریش هاتە نێوانیان پێیان چارەسەر نەکراوە هەر کەسە و قسەیەکی کردووە تەڕەفی ماری پیاوەکە لای کوڕەکەی خۆیان گرتووە تەڕەفی ماڵی کچەکە دیفاع لە کچەکەی خۆیان دەکەن بەبێ ئەوەی بێن بڵێن ئێمە ئەوانە کێشەیان هەیە هەردوو لا بەیەکەوە ئایا چۆن ئەم کێشەی نێوانی ئەوانە چارەسەر بکەین زادێن زاری وا هەبووە ئەمانە تووشی لێک جیابوونەوە بوونە یاخود دەبینی پیاوەکە تەلەفۆنێکی بۆ دێ دەچێتە دەرەوە قسانەکان دەچێتە ژوورێکی تر ئەم ئافرەتە گومانی خراپی پێدەبا دەرێ ئەوە پێدەچێت لەگەڵ ئافرەتی قسام بکەوە خیانەتم لێ دەکا جا گومانی خراپ سەردەکێشی لە بۆ ئەوەی کەەوە ئینسانە دڵیشی پیس بێ ئەگەر هەر لەسەر بەردەوام بێ وای لێدەم ئینسانە هەموو شتێکی لە پێش چاوڕەش دەبێ یعنی سیقی بە یەک شت نامێنێ متمانێ بە یەک شت نامێنێ دەبێتە کەسێکی ڕەشبین لە جیاتی ئەوەی کەوا گەشبین بێ دەبێتە کەسێکی ڕەشبین زادێ دێ کێشە و مەشاکل دروستەکان زاری وا هەیە دوو کەس لەگەڵ یەکتر بینیان تەواو نییە نێوانیان تەواو نییە لەولاوە یەک لەم دوو کەسە تەسەڕوفاتێکی ناتەندروست دەکا یان مامەڵەیەک دەکا بەبێ ئەوەی لەگەڵ ئەم کەسەی بێ بەبێ ئەوەی قستی ئەم کەسە بێ یەکسەر کەسەکەی بەرامبەری دەڵێەوە لەگەڵ ئەمنیتی زاری وا هەیە لەسەر ئەم شتانەش کێشەی زۆر زۆر گەورە دروست بووە باشە مامۆستا لەگەڵ بەردەوامە بین ئەچینە هەولێر بە بەشداری زیاتر لە 8 کۆمپانیا 5 ڕۆژە فستیڤاڵی بە بازارکردن لە پێشنگای نێودەوڵەتی هەولێر کراوەتەوە و بڕیارە تاوەکو کۆتایی ئەم مانگەش بەردەوام بێت دیاری شێخە پەیامنێری کوردستان 24 لە هەولێر زانیاری زیاتر دەخاتەوە. بەڵێ ئەم کاتەتان باش فستیڤاڵی بە بازارکردن کە بۆ یەکەمین جارە لە هەولێری پایتەخت بە بەشداری 8 وڵات و 8 کۆمپانیا کراوەتەوە ئەم فستیڤاڵە شەوانە لە کاتژمێر 6ەوە تا 2 شەو بەردەوام دەبێت بەرهەمە هەمەجۆرەکان لەم فستیڤاڵەدا کراوە ئەوەی کە هەیە خێزانێکی زۆر سەردانی ئەم فستیڤاڵەی کردووە بۆ بەدەستێنانی کاڵا و بەرهەمەکان پێشتریش بەڕێوەبەری کارژێڕی پێشانگا ڕایگەیان بوو کە داشکاندنی 150 بۆ کاڵا و بەرهەمەکان کراوە من دەمەوێت وچمە لای هاوڵاتیان ماما سڵاوتان لێبێ ئەگەر بەڕێستان پێ بڵێ نرخەکان چۆنە ئەم فستیڤاڵەت پێ چۆنە وڵایەت عیبینی هەموو ساڵێکدا هیوادارە هەموو ساڵێک ئەو فستیڤاڵە زوو بکرێتەوە نەگەوە خۆی تاخیر کاتن هیچ جیاوازیەکی نرخەکانە بینی لێرە هەرزانتر بێ لە دەرەوە چۆن وڵی باش عیبینی هەروە دەبیت بەڵێ با پێم باشە سەرچاوەکان بەخێر بەڵێ ئەوەی کە هەیە هاوڵاتیانیش پێیان باشە ئەوە بکرێتەوە من دەچمە لای فرۆشیارێکی جوتانم ئەو دەڵەچی سڵاوتان لێبێت ئەگەر پێم بڵێ ئەم فستیڤاڵە چۆنە چ جیاوازیەک لە نرخەکاندا هەیە زۆر بەخێر بێن ئەم پێشانگایە جیاوازێکی زیاتری لەگەڵ پێشانگاکانی تر چونکە ئەم جارە چەند وڵاتێکی تر بەشدارە لێرە ئەمەش دەبینین کوردستان بە دیاریکراوی هەولێر لە ڕووی ئەمنیەوە ئارامە و لە ڕووی ئابووریشەوە پێشکەوتوو بووە دەبینن وڵاتان بە چاوێکی گەورە تەمەشای کوردستان دەکەن ئەم تەماشاکردنەش بۆ هەرێمی کوردستان جێگای بایەغا لە ڕووی داشکاندنەوە داشکاندتان بۆ کاڵا و بەرهەمەکانتان کردووە بەڵێ لە ڕووی داشکاندنەوە داشکاندنێکی باشمان کردە بۆ خەڵک جیاوازێکی بەرچاوی لەگەڵ بازار ئەمەش لە ڕووی مادیەوە پاڵپشتێکی باشی کڕیاران دەکات جگە لە خێزانە کوردەکان خێزانەکانی تر سەردانی ئێرە دەکەن بەڵێ دەبینین ئەگەر بێت و تەمشا ئەم پێشانگایە بکەین گەشتیارێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردیا دەبینین بەو پێشانگایانی پێشانگایەوەها زۆر زۆر زیاتر دڵیان خۆشە و زیاتر سەردانی هەرێمی کوردستان دەکەن زۆر بەڕێزن زۆر بەخێر بن سەرچاو بەڵێ ئەوەی کە هەیە لەم فستیڤاڵەدا جگەلەوە چەندین نمایشی سێرکیش دەکرێت ینی هاوڵاتیان ئەو خێزانانەی کە سەردانی ئێرە دەکەن چێژێکی تایبەتی خۆی
دەبینین ئەوەی کە هەیە یەکێکە لە نمایشەکانی سووری بەشێکی سەرنجی بەشێک زۆر لە خێزانەکانی بۆ خۆی ڕاکێشاوە. ئەم فیستیڤاڵە بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام بەبێت تا سیوێکی ئەم مانگە شەوانە لە کاتژمێر 6 ئێوارەوە تا 12 شەو بەشدار دەبێت. ئەوەی کە بەرەبەری پێشانگاکەش ئاماژەی بۆ کرد چاوەڕ دەکەێت ژمارەیەکی زۆر لە خێزانەکان سەردانی ئەم فیستیڤاڵە بکەن. سپاس بۆ هاوکارمان دیاری شێخە لە هەولێر. مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابەت بینە سەر چارەسەریەکان یان ڕێگەگرتن لە گومانی خراپ بۆی لە کۆمەڵگەی ئێمە ئەم دیاردەیە کەمتر ببێتەوە یان لەناو خێزانەکان ڕێگری لێ بکرێت چی بکرێت باشە؟ پابندبوون بە شریعەتی پیرۆزی ئیسلامەوە بە قورئان و سونە ئەوە باشترین ڕێگەچارەیە بۆ ئەوەی ئینسان تووشی گومانی خراپ و تووشی هیچ سیفەتێکی خراپ نەبێ. خوای پەروەردگار دەفەرمێ ئەنە هذا صراطی مستقیما فاتبعوه. خوای گەورە صراط المستقیم ئیسلاممان پیشاندە، ڕاستە شەقاممان پیشان دەدا، دەفەرمێ بە دوای ئەوە بکەوە لەسەر ئەم ڕێیە بە تۆ بردیتەوە، تۆ سەرفراز بووی، چونکە هەدەف لە هاتنی پێغەمبەر، هەدەف لە هاتنی ئیسلام هەر بۆ ئەوەیە بەشەریەت و ئینسانەکان بحەسێنەوە لە خۆشگوزەرانی بژین، بەبێ کێشە بژین، تەبابن لەگەڵ یەکتر. وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. خوای گەورە ئەمنی بۆ ئەوە ڕەوان کردووە تا وەکو ئەخلاقە جوانەکان ڕەوشتە جوانەکان تەواو بکەم. معنای وان نییە کەوا خەڵکی پێشتر ڕەوشتیان تەواو نەبووە. فەرمووی ئەمن هاتیمە ئێوە ڕەوشتان هەیە بەڵام ئەمن هاتوومە ڕەوشتە جوانەکان تەواو بکەم. جا هەر لەسەر گومانی خراپ پێشوی بچینە سەر چارەسەرەکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئێمەی ئاگادار کردوتەوە. دەفەرمووی ئیاکم وەظەن فإن الظن أكذب الحديث. دەفەرموێ ئاگاتارتان دەکەمەوە لە گومان کە ئیمامی نەوەوی دەفەرموێ چونکە پێغەمبەر بەس باسی گومانی کردووە. ئیمامی نەوەوی دەفەرمێ مەبەست لێرە پێ گومانی خراپە. فإن الظن أكذب الحديث لەبەر ئەوەی گومانی خراپ لە گەورەترینی درۆیەکانە. جا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زیاتر بۆمان باز دەکا، دەفەرمێ ولا تحسسوا ولا تجسسوا. تحسس چییە؟ تەجەسوس چییە؟ تحسس ئەوەیە تۆ بچی گوێ لە خەڵکی ڕابگری بزانی چ دەڵێن. تەجەسوسیش ئەوەیە بچی گوێ لە خەڵکی ڕابگری لە پاشان قسەکە نەقڵ بکەی بۆ لایەنێک، بۆ شوێنێک، بۆ کەسێک. جا پێغەمبەر دەفەرمێ ئێوە وامە بن، زادێ بەردەوام دەبێم. دەفەرمێ وەلا تەدابەڕوو. گوێگرتن لە خەڵک مەبەست لەوە چیە مامۆستا بزانێت چی ئەڵێن؟ واتە دوو کەس بەیەکەوە قسان دەکەن یان کەسێک بە مۆبایل قسان دەکات تۆ لێی نزیک ببیەوە بەنهێنی گوێیان لێ بگرێت، بەنهێنی گوێی لێ ڕابگری بزانێت چ دەڵێن. زۆر کەسمان هەیە وایە، یعنی خەڵکێکمان هەیە سیفەتی منافقانی تێدایە، چونکە ئەم سیفەتانە سیفەتی منافقانە. خەڵکێکمان هەیە بەس متابعی ئەوە دەکا فلانە کەس ئەو سیارەی چۆن کڕی، چۆن ئەم خانووە گەورەی دروست کرد، چۆن ئەو سەرۆت و سامانەی بەدەست هێنا، ئەوە ئیشی تۆ نییە. ئەوە تەداخولکردنی ژیانی تایبەتی خەڵکەوە ئیشی تۆ نییە. ئیشی تۆ ئەوەیە ئەگەر تانیت قسەیەکی باش بکە، یارمەتی کەسێک بدە، ئەگەر نەتانی باشترین شلۆت و ئەوێ بێدەنگ بی، نەوەکو بچی تۆمەتی لۆ هەڵبەبەستی گومانی خراپی پێ ببەی لە جێیان باسی بکەی، چونکە ئەوە باشترە ئەگەر تو بەس گومانی خراپی پێ ببەی. ئەدی ئەگەر گومانی خراپی پێ ببەی هەر لەسەر ئەساسی ئەم گومانە زابچی لە لای خەڵکیش باسی بکەی، ئەوە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە. جا پێغەمبەر دەمێ فەرمودەکە تەواو بکەم، دەفەرمێ وەلا تەدابەڕوو، ئێوە پشت لە یەکتریش مەکەن. ئەمڕۆ بەداخەوە خەڵکێکمانێ پشتی لە یەکتر کردووە. ئەم حەدیسە هەمووی ڕەبتە بە یەک، پشتی لە یەکتر کردووە. برا لەگەڵ برا قسان ناکە، خوشک لەگەڵ خوشک قسان ناکە، خوشک و برا لەگەڵ یەکتر قسان ناکەن. کارەساتی گەورە ئەوەیە جاری وا هەیە منداڵ لەگەڵ دایک و باوکی خۆی قسان ناکە، دایک و باوکی خۆی ئیهمال کردووە، مەسروفیان ناکە، ئاگای لێیان نییە. پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمێ ئێوە نەکەن پشت لە یەکتر بکەن. بە خەڵکی ئەتیاری دەفەرمێ ئەگەر ئەم کەسە پشتی تۆ بێ، نزیکی تۆ بێ، و پاشان دەفەرمێ ولا تەباغەضوا، ڕقیشتان لە یەکتر نەبێتەوە، ولا تەحاسەدوا، حەسوودیش بە یەکتر مەبەن، چونکە ئەمانە هەمووی لە گومانی خراپ سەرچاوە دەگرێ. کەسێک لە ناو دڵی حەسادەت هەیە، نەخۆشی دڵی هەیە، دڵی معنەوی کە باسمان کرد، نەخۆشی دڵی معنەوی، ڕاست حەسوودی لە ناو دڵی هەیە، یەکسەر گومانی خراپ
بە بەرامبەرەکەی دەبا یا خود لە ناو خەڵکی ئەم سیقە و متمانەین یەکسەر گومانی خراپ بە خەڵکی دەبالو ئەوەی لە شەئن و مەقامی خەڵک کەم بکاتەوە و پێغەمبەر دەفەرمێ وەلا تەنافەسوا ئێوە منافەسە یەکتریش مەکەن منافەسە لەسەر دنیا فلانە کەس دوو بینای هەیە دەبی ئەم سێم هەبی فلانە کەس سیارەیەکی مۆدیل 2010 هەیە دەبی ئەمن 2019 هەبێ فلانە کەس خانوەکەی 200 مەتر ئەمە دەبی 300 مەترم هەبی ئەمانە هەمووی دەبێتە سەبەبی ئەوەی کەوا برایەتی لاواز بکە لە جێی برایەتی ناتەبایی بێ لە جێی ئەوەی کەوا ئێمە بە ڕەفاهیەت بژین بە خۆشی بژین ناخۆشیمان لۆ دەینی پێغەمبەر دەفەرمێ ئەگەر ئێوە وانە بوون گومانی خراپتان بە یەکتر نەبرد پشتی یەکتان بەرنەدا پشتی یەکتان گرت ڕقتان لە یەکتر نەبوو حەسوودیتان بە یەکتر نەبرد منافەسە یەکترتان نەکرد ئێوە دەبن بەبرا لەگەڵ یەکتر وەکوون و عیباد اللهی ئیخوانە ئێوە دەبن بەبرا لەگەڵ یەکتر لەو کاتێک کە کەسێک گومانی خراپ لەسەر کەسێکی دیکە ئەکات چارەسەر چییە بۆ ئەوەی ئەو گومانە خراپە نەمێنێ چارەسەر قسەی لەگەڵ بکات پێی بڵێ یان پرسیاری لێ بکات چارەسەر وەکو زانایان باسییان کردووە هەندێک چارەسەریان داناوە یەک لەوانە ئەوەیە ئەم ئینسانە سینە خۆی پاک بکاتەوە سەلامەت الصەدر منە للبوغضی تۆ سینەیەکی پاکت نییە دەبێ ئەم سینەی خۆت پاک بکەیەوە بە دوعا جاری وا هەیە دەبێت لەخوا بپاڕێەوە بڵێ خوایە ئەو گومانی خراپی کە لە ناو دڵی مندا هەیە ئەو سیفەتە خراپانەی کەوا لە ئیسلامەتیدا لە ناو خەڵکدا مەقبول نییە لە ناو دڵی من لا بێ لە ناو دڵ و دەرونی من لا ببەی یەک لەوان ئەوەیە کەوا ئینسان سینەیەکی پاشی هەبێ چونکە لە زمانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام کە لە ناو سەحابەکان دانیشت بوو فەرمووی ئێستا کەسێک دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە کەسێک هاتە ژوورەوە دوو ڕکعات نوێژی کرد ڕۆیشت لۆ ڕۆژی دووەم دیسان فەرمووی ئێستا کەسێکتر دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە هەمان کەس هات بۆ ڕۆژی سێم بە هەمان شێوە عەبدوڵای کوڕی مەسعود چوو لە دوورەوە متابعەی ئەم کەسێک کرد بزانێ سیفەتێکی هەیە کەوا ئەم کەسە ئەهلی بەهەشتە چوە سەر ڕێگای ئەم کەسە پێی وت ئەمن ڕێبوارم غەریبەمە دەمەوێت ئەم شەو بێ مەلای تۆ ئەویش وتی زۆر ئاسایە بردیەوە ماڵەوە متابعەی کرد شەوێ شەو نوێژی نەبوو ئەم شەو نوێژی لەو زیاتر دەکرد هەر نوێژی ئەتیادی بوو دەیکرد و بۆ بەیانیەکەی لێی پرسی وتی من هیچ ڕێبوار نەبوومە و هیچ غەریبە نەبوومە بەڵام سێ ڕۆژان لەسەر یەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی ئێستا کەسێک دێتە ناو مزگەوت ئەهلی بەهەشتە هەر 3000 تۆ بوو هاتی ئایا تۆ شتێک هەیە دەیکەی ئەمن نازانم لۆ ئەوەی منیش وەکو تۆ بم بە ئەهلی بەهەشت فەرمی وەڵڵی هیچ عیبادەتێکی زۆرم نییە بەڵام ئەوەی ئەمن هەمە ئەوەیە کاتێک شەوان دەخەوم دەرێم هەر کەسێکی زوڵمیشی لێم کردێ لە ڕاهی خواگەردەنی ئازابێ تەنها ئەو کردەوە باشەم هەیە خوای پەروەردگارش دەفەرمێ وما لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم لە ڕۆژی قیامەت ئەوەی بەکەل کردێ تەنها دڵ و سینەیەکی پاکە جا ئەمڕۆ ئێمە دەبێ خەڵک وا فێر بکەین کە ئاینی پیرۆزی ئیسلام تەنها بریتینیە لە نوێژ و ڕۆژوو بەشێکی گرنگی ئەم دیدا بریتیە لە ئەخلاقیات لە ڕەوشتی جوان ئێمە دەبێ وا فێر ببین گومانی خراپ حەسادەت ئەم شتانە هەمویان نەقسە لە ڕەوشتی جوان لە ئەخلاقی جوان بۆیە ئینسان دەبێت لە خۆی دابینی تەجێ عیلازێکی تر ئەوەیە ئینسان نەچێ بۆ شوێنێکەوە ئەم شوێنە گومانی لێ بکرێ ئێستا هەندێک شوێن هەیە ئەگەر جائیزیش بێ بچی بەڵام بۆ کەسێک ئەهلی عیلمە بۆ کەسێک کەوا خاوەن شەخصیاتێکی بە قووەتە نابێ بچێ بۆ ئەم شوێنە هەرچەندە حەلالیشە بۆ ئەوەی خەڵک گومانی خراپی پێنەبا وەکو پێغەمبەر دەفەرمێ ئیتەقوا مەواضع التهم ئینسان خۆی بپارێزێ لە شتێک یان لە شوێنێک کەوا دەبێتە سەبەبی ئەوەی گومانی خراپی پێ ببردرێ یاخود تۆمەتی لۆ هەڵبەسترێ و هەروەها یەک لە چارەسەرەکانی تر ئەوەیە اختیار ئەصدقاء الصالحین هەڵبژاردننی برادەری باش چونکە المەرء على دینی خەلیلیه پێغەمبەر دەفەرمێ برادر لەسەر دینی برادەرەکەی خۆیەتی دەفەرمێ برادر لەسەر دینی برادەرەکەی خۆیەتی زۆر گرینگە ئەمڕۆ لە سەردەمێک کەوا دەژین پڕیەتی لە فەساد پڕیەتی لە خراپە کەوا بەشێک لە مرۆڤەکان سەرگەردانن
لەم ڕۆژگارەدا زۆر گرینگە تۆ هامووشۆ ئەم کەسانە بکەی کەوا ئینسانی باشن کەوا برادری باشن کەوا تووشی خراپەت ناکەن تووشی شتێکت ناکەن کە لە دنیا و لە قیامەت لی پەشیمان بیەوە خاڵێکی ترکەوە زۆر گرینگە لە چارەسەر ئەوەیە تەنشئەت الفەرد على حسن الظن أويش بدءا من الأسرة ثم المدرسة والمسجد والإعلام إلى آخره راهێنانی تاک ڕاهێنانی منداڵەکان ڕاهێنانی ئەم جیلەیەکەوە لە بندستی ئێمەیە ڕاهێنانیان یاخود پەروەردەکردنیان لەسەر گومانی باش على حسن الظن لە ئەوەش سەرەتا دەبێ لە ماڵەوە ئێمە منداڵەکانمان وا پەروەردە بکەین کەوا فێرە گومانی باشیان بکەین لە ماڵەوە دەبێ دایک و باوکەکان هەوڵ لەگەڵ منداڵەکانی خۆیان بدەن بە تایبەت کە لە تەمەنی هەرزەکاریدایە کچ و کوڕ دەبێ وا پەروەردەیان بکەین کەوا لەو تەمەنەوە فێرە گومانی باش ببن کاتێک لەو تەمەنە ئەتو بناغەیە کرد بۆ دانان کاتێک گەورە دەبن ئەوەی گومانی خراپە لە دڵی واندانیە تەنها گومانی باش بە خەڵک دەبن گومانی باش بەرامبەر بەخوای پەروەردیگار دەبن و لە مەدرسە لە قوتابخانە زۆر گرینگە مامۆستایەکان ڕساوی ئەم خاڵە بکەن قوتابەکانی خۆیان وا پەروەردە بکەن کەوا فێری گومانی باشیان بکەن و لە مزگەوتەکان مامۆستایەکانی ئاینی کە درێغیان نەکردووە و ناشبێ درێغی بکەن هەر ئەوەشیان لێ چاوەڕوان دەکرێت کەوا خەڵک فێری ئەوە بکەن کەوا گومانی باش بە یەکتر ببن چونکە ئەمڕۆ ئێمە خەڵکێکمان هەیە خۆی گرتووە خوو بە گومانی خراپ یعنی گومانی بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵکی بەرامبەر بە دایکی بەرامبەر بە باوشی بەرامبەر بە نیشتیمان بەرامبەر بە سەرکردەکان بەرامبەر بە کەسایەتیەکان ئەوەی گومانی باش بێنیەتی و ئیعلامیش دەورێکی زۆر سەرەکی هەیە باش زۆر سپاس بۆ مامۆستا جەلیل خۆشناو پێشنوێژ و تارخۆین هەروە ماستەر لە فقی ئیسلامی زۆر سپاس بۆ ڕێنماییەکانت دەستخۆش مامۆستا سپاس بۆ ئێوە لە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزان نزیک دەبینەوە بەم هۆیەش چالاکی ئاینیەکان زیاد دەبن لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە دهۆک مەسعود محەممەد لەگەڵ سرودبێژێکی ئاینی لەگەڵتان دەبێت مەسعود ئەم کاتت باش فەرمە بله دەمێ باش بیتن دەمێ تەماشەوانên کوردستان 24 هەر جهەیەکێک کومەت بینن دەمێ بخێر و خۆشی بیتن بە بەردەوامیدان بە بەرنامە پاشیف وەکو ئاماژە پێکری سارال ستودیۆ ڤەکریە باژێرە دووکەدا جارێکا دیتنە خزمەتەوە vê carê jî me mêvandariya hunermendekê gelekê dengxweş rasiyas bi gelek hez dengê wî dikem ez bawerim her temaşevanekê bibînit jî dê dengê wî xweşhal bîtin hunermendekê berniya selserastê her çar parçeyên Kurdistanê ku zêdeteriyan bijin piraniya stranê twît bi warê ayinî de hatîne gotinê gel da li vê dawiyê taybetî demarî frandomê da û van hatina şaredaşê da qesta stranê netahatî jî kiriye ew jî hunermendê dengxweş ku بێژم باکوورە کوردستانیان باشوورە کوردستانê çîrokeka taybeta paşît berdamiya vê dematê destyan kiride amaje dê pêrê jî kein hunermendê hêja Seyfullah zor spas gavirket û bajarê dewkê gelme de hazirî xweşhalîn ku dê bername de gelme de amade bî spas xweşke ku ez ji we bêtir xweşhalim بۆ قەناتê 24 ev derfet بۆ min çêkiriye ku ez karibim xizmeta xelkê xwe milletê xwe bikim بۆ من جیە فەخر و شانازیەیە ڕەمەزانە هەموو کووردا و بتایبەت هەموو عالەما ئیسلامی ڕەمەزانەوان پیرۆز دەکەم جارێکا دی بخێر بەسەرچەوە بگومان سترانێتە سترانên تip stranê ayinî hatiye pêş û dengê tê xweş û Remezan e jî em dê hewl deyn guhdariya çend stranekê te bikeyn spasya her du muzîkjen kak Borîn Mihemed Elî Serpiyanoê îsan jî kak Jiyar Elî sazêk û خوشحالي نبركينت قال مدابن كيك Seyfullah قص في برسي يعني قال جا في رمضان ده برسي تقولتن يعني رمضان شوا درباز بيتن تو أكون أرمندك رمضان جغيني جبلي هيفا عبادتي وعفو ومغفرتي بومن هيفا شاهي وكيف خوشي ودل خوشية ورمضان قالك خوش دبورة الكردستان باشور بچك امزوتر فترة خودكين جواز يوجه هي اف رمضان هكت الباشور يعني رمضان ديجي هاوينة الفيريبيا بلي اف
هما بيجا كت صالة سيا صالة سيا ام دي باج بو بينارا جدينا ديار كيران كاتبوج الفيري فيغافي بله ام دسبيك يعني سترانا كم گهداری بکن جبکو زیادتر تماشاوان آشنای دنگت بن جبکو استایل تا جنده کات یا گهرین بس دنگت دی سوه بزانن که اوه کستران میشه از جبر در فتا وقتی که ما از ستران کرد بیجم هندک بوکو همکار بن ده بهتر اما ستران که خوی ویوره بیجن منو سمیر عبدالله 2007 ما افستران دو کولی گوت بو از بندکی جی بیجم که کرم کن محمد رضا وورا سنة أحمد رضا وورا سبا آخر وورا سبا آخر وورا دنگت هر الدنيا بيتن سپاس دست بگید تماشا کنه که رود گل هنرمند سمیر عبدالله و گوت یا سلاو روز به هنرمند سمیر عبدالله جی تکلیات یعنی استرانه تداد یارد به تکلیات که خورد تدگل هنرمند الباشور کردستان هیا بله راستی 2006 یکمین هاتنا منی کردستانی بو من جهه فخر و شانازیه بهیوی بونا بهیوی دولت بونه ام بیجن ستران بیجه باشور بری از بیم باشور مهب دنیاسی دمات هاتنا باکور آن استنبول متکلی هبو آلی کاریا یک و دو دکر دما اجی هاتم بله استنبول دمام دما از هاتم کردستانه ایدی اوانجی جامعه خو کر اوانجی پیشوازی میکردن اوانجی پیشگیریا من کر مگل هف ستران دوار موزیک دا مگلک دانو استندن چه کردن گلک ستران گل کتریا هنرمند داشت و کلیپ شکلش و کلیپ و دیارن بله تگو استانبول مایا تو خلکی کیش باجری از خلکی آمده ما اما لباطمان از مازن بومه نوتو حتی آمده الباطمان استانبول بوی کجیل دو که بود زانی قدرم ما کردا پچک به کوچبری و محکومی و دربدری در واسطه با ما امیدی فیر بونه چند سالت دست استرانا طایبتی آینی بزرگتر بحث استرانا آینی کچ کتو بوی ها که پیش راستی 89 سال 89 سال 89 عمرم 4 سال بود دست به ستران آینی کرد و یک امین ستران آینی به کردی لباکور کردستانه من دست بکر و سرکفتنک جی آنی راستی چه فکر یعنی تو دست بستران آینی بکیت ویدمی دا ویدمی از بری استران آینی جی ستران بیش بوم دهره ما خدا بنابو دنگ بوم
کەسێکی نەوێری سترانە کوردی بێژە قەدەخە بوو کوردی ئێمەژی هەر کوردیت گۆ بۆ من نە مەسەلە سیاسیژی زمانی دایکا من بوو ئەو زمانێ خودێ بۆ من بەخشاند بوو مژی بلی وێ من نەدگوت هەر پشتی حەفلەکی ئان داوەتێکی قۆنسێرتێکی جامێرێ پۆلیس ئەم دبرن تێر ئەم دقوتان و جارەکانی دگۆ قەدەخەی ئیدی موزیک خلاص دەست پێ دکردی سەرکەفتی بی اجبركو دنگتا گلا خوشه از بوارم تماشاوان جی زاتر حس کرد بهداری استرانا بکنن وی دمی خودم زاتر استرانا بیجن استرانا دوی چت استران تریز از خدمتکار خلقی خومه و ادزانم او استرانا کو از لچار پارچه کردستان و تایبت دنیای افستران نابود دنگ کان محمد مصطفی امی دیاری بکنش با استودیا حوله افکار من کردستان 24 دیاری بوان و دیاری اگر کارم دیاری بکم هنه دک اما مزی ناوی تاخا بیجم دیاری دکم بو تناهی بو بامرنه شخوا من خواست بحث تناهی هم چک دیگی رو کن بس تفکر که سیف الله که بویا بو همی تماشاوانه ما وش بو خلق دهو که گناه تماشا میکنه استرانه بجم دو پاشی بحث تناهی بله که حوالی ما آماده بن کرم کمران بيت الحرام اي جبرائيل لتكر سلام كان محمد مصطفى كان قلو كهف الصحاب كان معدنا صدق وسواب كان عمر ابن الخطاب كان محمد مصطفى كان محمد مصطفى قالوا يا الشفيق كان خديه وقلب رقيق كان أبو بكر الصديق كان محمد مصطفى كان قالوا كهف الصحاب كان معدن صدق وثواب كان عمر ابن الخطاب كان محمد مصطفى كان محمد مصطفى
والنما عيبك وأنسر بكن غما ناجون رياوان هردما جاء محمد مصطفى جاء محمد مصطفى ماشاءالله سپاس بو ما گوت و همه کرد بیجن لیبار و اف سترام برا تایبت و ببورن هگر که مانی و قصور هبن همی بومن و خوشی دل خوشی دل شادی دل گشی همی برا پارا کرد و کردستانی بن و پارا قنات 24 بله زور سپاس تل دست بگی گوت افسترانا بو خلق تناهی دیاریه بله مثلا تناهی شا یعنی نوع تناهی نویزی تناهی تایبت تایبت است برگو خزمه تنه خزمه اگه کسی فلان که تو بیا زوای دهوکیا تا بریار دل باشور کردستان امجی از زور سپاس دارم بو خلق کردستان باشور کو درگه دلی خو مالا خو باجار خو ولات خو بو من فکرنه از شکردارم بو چیزانی که کو نها افدر فت بو مل باکور تننه ام نشن بویرنگی آزادی خدمتا گله خو بکن و بریار هفجینی با و نشانی خواهی بریار داواتجی بکن هگر هم بری من ندن همش کردستان در نیخن از از جیان خول کردستان نها پیدا دوام بکم بدومینم و خدمت خلقی خو بکم شانازی و سلام ریز بو صندوق هنرمند زاخو کاک مهدی و سلام ریز خودشین بو باطیفا دو ما گستیر کانه کربو ما عادت دو که شاد بری یعنی تا گوت شویدی و گستیر کانه باطیفات کرد بله افلک نزیک بون پیوند ینجواکی و صاد خورد و دوری شاد بینی راستی با منینن اما بو من تشتک تایبته و گلک باشه یعنی یک جهی و رمضان جی اوه کو دل نزیکی هب ببن دل بود دلی ورد دعوت خط کن سخیر اینو کنگ دعوت بکن پشتی ججنه والله ما نیت پشتی ججنه هیچ روزنه دیاره بله هون بریار بدن یعنی الوری و بریار دهونه بمین الوری بشین بله امل بدره شغل خوب بکنه جیانا خود بدره بدو بله حوالات خلکی دهوکی بخواه خلکی دهوکیه مزیریه چلکیه و دیر لوکیه کارگرا چیه کادرا زور باشه براستی یعنی من نزان یعنی دم مچال گلت در باز بود دم گلکی میمای استرانک محقی هم بجین دو استران تش استران بجی یعنی تا گوتنه که تهبل داویش بشه تو استران بجی بله جاره کدی دوباره از سپاس یا قنات 24 کردستان 24 دکم جه خودان و حتی کارگرین ام بیجن چایجی سپاسداری وان سرکفتن دخوازم بو وان چونکی هر دم او قلیبک جی مچه کربو بو ما گلک خدمت کرن داری درگاه خدمتا کردستانی کریه لسر سیدای نمر باوی مازن مسترانک چه کربو ویدئوی تسترانه تاوی گلک گوتن تایباتی پریفراندوم انها پیدا جی هر از خدمت خلقی خوبوی رنگی بکن زور باشه جاردی بلکی سال دسه استران آینی جاردی بیشم چونکی لازم استران بیش پیدویا خلقی خوب دو استران هم چه گهداری کن امی اله عالم امن بیشم تشتکی دی بیش نابه اب استران من حوال ابراهیم و سعید یلدز و یاسین رزگار گوت بون
همي بين يا محمد رسول الله كاك بري إيه ها أنا عم فيها بيجن يا محمد رسول الله ما بتباوره خدای حق تشاهندی جیسو جنا تبدره تمثالات و تمثالامی ملتبن حتى أبد خاتم نبي الرسول ونين كاس بيتره تمثالات و تمثالامي ملتبن حتى أبد خاتم نبي الرسول ونين كاس بيتره هنرمند سیف الله زور خوشحال بودم که امروز دم خوب و مطلخان کردیم زور کدی سپاس بوده سپاسیا کاک بورینو کاک جیاری جد کم کو اول هگر او نبونا ام چی نبونا بیش مطبخ هگر آشپش زیرک نبه دست تو ساق من زور سپاس بو هر سیگا خوشحال بودم اما شمال هجا دیار کدام استودیو وکریا دهو که بدمای کات لافکارم من سارا د بردامی دتا برنامه پاشیف سارا فرمو مسعود محەممەد لە دهۆک لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکەشت. چینە تەوری تەندروستی پاشیف بۆ ئەم شەو باس لە بابەتێکەکەین کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانە و تەندروستی مرۆڤەکانەوە هەیە و ئێستاش بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە هەیە ئەو پێشکەوتانەی کە هەیە بێگومان خەڵک حەزەکات بزانێت چه خواردنێک تەندروستە چ ژیانێک تەندروستە چۆن تەندروستی خۆی بپارێزێت ئێمە لە تەوەری ئەم شەومان باس لەم بابەتەکەین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش دکتۆر سەنگەر جاف مامۆستای زانکۆ لە زانکۆی هەولێری پزیشکی و هەروەها پسپۆڕی تەندروستی گشتی ئامادەیە دکتۆرم کاتت باش زۆر بەخێر زۆر سپاس لە بەڕێست سەرەتا پرسم شێوازی ژیانی تەندروست مەبەست لە چییە یان چۆنە سەبارەت بە شێوازی ژیانی تەندروست عادەتەن ئێمە گە بمانەوێ هەڵسەنگاندنێکن لە بۆ شێوازی ژیانی خۆمان پێویست دەکاتن شارەزاییکمان هەبیتن لەسەر ئەوەی کە ئایا چ شێوازێکی ژیان پێی دەگوترێت تەندروست شێوازی ژیانی تەندروست چەند بەشێک دەگرێتەوە یەکێک لەو یەکێکیان کە بریتە لە خۆراکی تەندروست بڕی ئەو خۆراکانی کە وەردەگیرێتن اینجا تەندروستی خۆراکەکە ئەوە ڕۆڵ دەبینیتن لە شێوازی ژیانی تەندروست بەشی دووەمیان بریتە لە کاتژمێرەکانی خەوتن اینجا سێمیان بریتە لە جوولەی یاخود چاڵاکی جەستەیی بە کۆنتترۆلکردنی یاخود کۆنتترۆلکردنی سترێس یاخود دەتوانین بڵێن باری دەرونی هەر کەسێک ئەوەش بەشێکە لە شێوازی ژیانی تەندروست هەر یەک لەو بەشانە و چەند بەشێکی دیکەشی هەیە ئەوانە ڕۆلی ئەساسی بڵێن ئەساسی یاخود بە بڵێن ڕۆلی هەر کاریگەری دروست دەکەن لەسەر
تەندروستی تاک هەمویان گرنگن یان هەیەە کاریگەرتر بیان کاریگەریەکەی زیاتر بێت بەپێی کەس دەگۆڕێتن هەمویان بە دڵنیاییەوە گرنگن بەڵام بەپێی کەس دەگۆڕێ بەپێی تەمەەن دەگۆڕێتن بە نمونە هەندێک لەوانەیە کەسمان هەبیتن یەکێک لە شێوازش بابلێن یەکێک لە بەشەکانی شێوازی ژیانی تەندروستی ناتەوە لەوانێت تەنها خەوی تاواو نەبیتن لە ناوانەیە تەنها خۆراکی شێوازی خۆراکی ناتەندروستە خۆراکی تەندروستەوە خەوی باشە بەڵام چالاکی جستەیی نییە لە ڕووی جستەییەوە ناتەندروستە جا دەکرێت یەکێک یان دوان یان زیاتر هەبیتن دەشکرێت زۆربەی پۆزەتیوی باش بیتن تەنها یەکێکیان خراپ بیتن بەڵام بوونی هەر یەک لەو خراپانە کاریگەری دروست دەکاتن لەسەر تەندروستی گشتی کەسەکە بە شێوازێک کە ئەگەر هەیە ئەو کەسە بە ئاراستەیەکی ناتەندروست هەنگاو بنێتن ئەگەر کەسێک پابند بوو بە هەموو ئەم خاڵانە ئەتوانین بڵین تەندروستی زۆر باشە بێت ئەگەرەکانی بەرەو تەندروستبوونی زۆر باشتر دەبێت بە دڵنیاییەوە بەسیترین شت دەتوانانی بڵێن لەو چوار خاڵەوە دەست پێ بکەینەوە ئەگەر خۆراکی تەندروست بیتن گرنگی بە خۆراک بداتن بە گشتی ئەو بڕی ئەو خۆراکانی کە وەری دەگریتن ئەو کالۆریانی کە لە ڕۆژێک کە پێویستی وەری دەگریتن کاتژمێرەکانی خەوی بەپێی کاتی پێویست کە ڕێکی بخاتن ئەنجا دێتن سەر چالاکی جەستەی خۆی ڕێک بخاتن ئەو کەسە بە دڵنیاییەوە ئاراستەیەکی تەندروستی خۆی وەردەگریتن باشە بینە سەر مانگی ڕەمەزان و بەڕۆژوو بوون چ کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ خۆی خودی ڕۆژوگرتن سوودێکی ئێزگار زۆری هەیە لە بۆ لاشە بە شێوەیەکی گشتی تەندروستی تاک با بڵێن تەندروستی جەستە بەگشتی دەمینێتەوە سەر خودی کەسەکە ئایا چۆن پەیڕۆی ئەو بەڕۆژوبوونە دەکات بۆی سوودی لێوەرگرێ بێت چی بکات پرۆسەی بەڕۆژوبوون پرۆسەی بەڕۆژوون شێوازی زۆرە بنمونە ئەو شێوازەیە کە ئێمە مسلمانان پێڕەوی دەکەن لە بەڕۆژوبوون ژمارەی ئەو ساعاتانێک کە خۆ دەگری لە ئاو خۆراک بە شێوازی کاریگەری دروستەکە لەسەر جەستە بەلایانی کەمەوە ئەو پێکاتە خراپانێکە لە جەستەوە بەهۆی بڕی خۆراکی ناتەندروست لەوانەیە لە پێشتر هەڵ وەرگیرابتن لەوانەیە کەسەکە خۆراکیشی تەندروستی بەڵام جەستەش پێویستی بە جۆرێک لە پاکردنەوە جۆرێک لە ڕێخستنەوەی خانەوشانەکانی خۆی هەیە جا بە ڕۆژوبوون پرۆسەیەکە دەتوانین بڵێن پرۆسەیەکی پاکردنەوە لاشەیە لە مادە زیان بەخشەکان مادە خراپەکان بە شێوازێک وا دەکاتن کەسەکە ئاراستەی تەندروستبوونی باشتر بە ئاراستەیەکی باشتر هەنگاو بنێتن لێرەدا شتێک هەیە لە بەڕۆژوبوون ڕاستە بە دڵنیاییەوە دڵنیان لەوەی کە سوودی هەیە بەڵام شێوازی ژیانی ناتەندروستی زۆر بەمان بەگشتی ئێستا حالیان دەتوانین بڵێن زۆر جاروێ لە بەهای ڕۆژبوونەکە کەم دەکاتەوە لە سوودەکانی کەم دەکاتەوە لە ڕووی پەرستشەوە ئەوە بابەتێکە ئیلتیزام پێ دەکات بەڵام بنمونە کاتژمێرەکانی خەو تۆزەک ینی بە تەواوی تقریبا پێچەوانە بیتەوە ئێستا ئەمە چ کاریگەریەک دروست کاریگەری دروستکردن خەو کاتەکانی خەو باشتر وایە لە شەو بیتن تو دەبی پێویست دەکاتن لە شەودا کاتژمێرەکانی خەوت ڕێک بخەیت چکە ئەو سوودانی کە مرۆڤ لە خەوتن سوودی لێوە دەبین لە خەوتن سوودی لێوە دەبینیتن لە ڕۆژ وەکو شەو بەڵام خۆ خەڵک هەر ناچارە پارشێو هەستەیە بۆ نان خواردن ئەو کاتی پارشێوەکە ئاساییە تو دەتوانی کاتی پارشێوەکە بنەوە هەڵسێوە تا ئەو خواردن و خواردنەوەی کە ئامادەکراوە ئامادەی دەکەی بیخۆیت و بیخۆیتەوە بەڵام پاش خواردنەکەش ڕاستە و خۆنووسن کێشەیە لێ پێویست دەکات بەلانی کە من نیو کاتژمێر تا کاتژمێرێک دوای نانخواردنەکە اینجا بخەویەوە چکە گەر ڕاستە خۆ خەوتی ئەو کاتە دیسان زەرێکی دیکە دروستە بیتن شێوازێکی دیکە لە ناو کۆمەلگەی خۆمان ئێستا بەدڵنیایەوە هەمومان هەستی پێ دەکەین و باوەتە مەشادەکەی ئەوە خەوتنە بە تێکچوونێکی زۆری پێوە دیارە اینجا چالاکی جەستەیەکانیش تەمەشادەکەی بە تەواوی ڕۆژەکە لەوانەیە بنووسن و یاخود کەم جوولەیەکە دیسان ئەوەش کێشەیەک دروست دەکاتن سوود وەرگرتنەکە لە پرۆسەی بڕۆژبوونەکە بەو شێوازە ناکاتن یاخەتە لە ئاستی سوودەکە دای دەبەزێنیتن خۆراک بە هەمان شێوە لە سەرەتای ڕۆژوشکاندنەکەەوە تا پاشێوەکە تەمەشادەکەی کۆمەڵێک خۆراکی ناتەندروست زۆر جاروەیە بەکار دێتن جا ئەو کەسە لەوانەیە وەکو بەسەبەبیەوەی چەند ساعتە بە ڕۆژوو و ئارەزووی خۆراکی جیاواز دەکاتن خۆراکەکان ئەگەر ناتەندروست بن لە بەهای بەڕۆژبوونەکە دکتۆر ئەگەر بکرێت باسییان بکەی کام جۆرە ناتەندروستە کام جۆرە تەندروستە بۆی خەڵک بزانێ ئەوەی باشە بیخوا ئەوەی خراپە لی دوور بکەوێتەوە لە گرنگترین بەشەکانی خۆراک ئێمە کێشەی دەتوانین بڵێن زۆربەی تاکەکانە بڕی کاربۆهیدراتە
ئەو کاربۆدراتی کە وەری دەگرین ئێمە مرۆڤێک پێگەیشتو لە پیاوان بنمونە لە ڕۆژ کەسێک ئەگە چاڵاکی جەستەی مامناوەندی بیتن پێویستی بە نزیکەی 1800 تا 2000 کالۆری ئەندە جاروی ئەگە چاڵاکی جەستەی 2200 کالۆریش دەتوانانی وەربگریتن بەڵام ئافرەت کەمتر بەڵام تەمەشا دەکەی لە سەرەتای ڕۆژ ئەگەر بە پێوانەیەکی ڕوونتر بیڵێ بۆ نمونە ڕێژەکە ڕێژەکە تۆزەک لەوانەیە ئاسان نەبیتن چکە بەپێی خۆراکان دەگۆڕێتن چکە هەر بڕێکی خۆراک بڕێکی جیاواز لە کالۆری تێدایە بەڵام ئەمە با بە شێوەک با بڵێن با خەڵک بە شێوەکی گشتی بتوانێت تێبگاتن ئەوەی کە ئاراستەی خۆراکی تەندروست پێچەوانە دەکاتەوە بەکارهێنانی بڕێکی زۆر لە شیرینیەکانە جیراوەی شەربەت و با بڵێن ئەوانی کە پێکاتەیەکی ڕنگ و شەکری زۆری تێدایە خواردنەوە گازیەکان بە شێوەیەکی گشتی ئەوانە کاریگەری ڕاستەخۆ دروست دەکاتن بە شێوەیەکی نەگەتیڤ لەسەر جەستە اینجا بڕی خۆراک چونکە لەگەڵ ڕۆژشکاندن لەوانەیە هەندێک کەسمانێت مشادەکەی ئەوەندە خواردن وەردەگریتن لەوانەیە نەتوانی هەڵسیتەوە لە جێگەی خۆی وانە بەڵام ئەگەر بڕی خۆراکەکە بە شێوەیەکی کەم و بەردەوام بوو دەتوانی اینجا دەمێنێتەوە بەشەکانی دیکە لەوانەیە تو ما خەڵکێکمان هەیە زۆری لە گەنجان تایبەت لە شەوانی ڕەمەزان سندانیشتن جگەرەکەشان نێرگەلەکەشان تا پاشیەوە بڕێکی زۆر لەو نێوانش خۆراکی سۆرکراوەش بەشێکە لە بابەتەکان لە سەرەتای ڕۆژوشکاندنەوە تا پاشیەوە بڕی ئەو خۆراکانی کە وەردەجێ پێویستە ڕەچاوی لایانی تەندروستی بکرێتن خۆراکە سۆرکراوەکان کاریگەری دروست دەکاتن لەسەر زیادبوونی تەوری خراپەکان لە جەستەدا لە ناخوێندا اینجا چەند بابەتێکی دیکە بەمنە ئەو خواردنەوانی کە پێکاتی کافاینی تێدایە خواردنەوە گازیەکان ئەوانش بە هەمان شێوە کاریگەریەکی ناتەندروست دروست دەکەن لەسەر جەستەی کەسەکە لەگەڵ ئەوەی 15 ساعت تا 16 ساعت بە ڕۆژووی بۆ سوودێکی وەرگرتی بەڵام ئەلێرەوە پرۆسەکە جاروێ پێچەوانە دەبیتەوە لەوێ پێویست دەکات لە سەرەتای ڕۆژوشکاندن بە خۆراکێکی تەندروست دەست پێ بکەین خۆراکێکی تەندروست ئەوانەی تێدانەی بنە سۆرکراوە تا بکرێتن کەم بیتن یان هەر نەبیتن ئەسڵان خواردنەوە گازیەکان نەبیتن بەکار نێندرێت لە جیراوی شەربەتە سروشتیەکان دڵنیابین دەکرێت و لە ماڵەوە دروستکە لە جیاتەوەی کە دڵنیانی لە شوێنێکەوە کە بەرهەماتەوە هەموو پێکاتەیەکی کیمیاوی ڕنگ و کۆمەڵێک بڕێکی زۆر شیرینی خواردنەوە گازیەکان بە هەمان شێوە خۆل لێ بە دوورگرتن وا دەکاتن ئاراستەی تەندروستبوونەکە باشتر دەکاتن ئاراستەیەکی باشتر وەردەگریتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر خواردنەکانیش تەندروست بن ئەوانی دیکە هەوڵ بدەری بڕەکان کەم بیتن شار نەخرێتە سەر جەستە بە بڕێکی زۆر کە وا لێ بکاتن ئەسڵەن ساڵاتی جستەی لە دوای باشە چۆن کەسێک ڕەمەزان بکاتە دەرفەتێ بۆی بڕی ئەو خواردن و خواردنەوانی کە پێشتر خواردوتی کەمتر بکاتەوە و دواترش لەسەری بەردەوام بێت خۆی لە خۆیدا خۆراک بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش کاربۆهیدرات کە یەکێک لە پێکاتە سەرەکیەکانی خۆراک زۆرێک لە ئاڵوودەبوون دروستەکە لە مرۆڤدا لێ ڕەمەزان خۆی لە خۆیدا دەرفەتێکە مانگی ڕەمەزان دەرفەتێکی زۆر زۆر باشە دەتوانین بڵێن دەرفەتێکی زێڕینە لە بۆ هەر کەسێک بتوانانی کۆنتترۆلی بڕی ئەو خۆراکە ناتەندروستانە بکات و شێوازی ژیانی بگۆڕێتن لە ڕووی خۆراکیەوە کاتێککە تو 16 ساعت بە ڕۆژوو دەبی سەرەتای ڕۆژوشکانەکە دەکرێت بە پرۆسی قۆناق بە خۆناق تا دەگاتە پاشیەوەکە بڕی خۆراکەکان سەرەتا دەتوانانی بەبڕ کەمکەوە باسی خواردنە ناتەندروستەکانمان کرد بەڵام خۆراکە تەندروستەکانیش بڕەکەی کە پێشتر چەند دەخوارد دەتوانی کەمیکەوە بۆ سێ بەش و تا بینێ بە نیوەی کە پێشتر وەرت دەگرت ئەو کاتە هەست بە ئارامێکی زیاتر لە جستەی خۆت دەکەی کاردانەوە خۆی کاردانەوەیکی پۆزیتیڤ دەبی لە سەرکەسەکە اینجا خواردنەوەی شلەمانیەکان گرنگە زۆر لە ڕەمەزانە بە تایبەتی لە ڕۆژکاندنەوە تا پاشیەوە بڕی ئاوی خواردنەوە جا لە ڕێی وەکو خۆی ئاو بیتین یاخود میوەکان گرنگی بدرێ بەو بابەتانە ئەو وا دەکاتن ئەو پێکاتە خراپانی کە لە ناو لاشەدا زیادی کردی لە پێشتر بەهۆی خۆراکە ناتەندروستەکان وا دەکات پرۆسی پاکردنەوەکە خێراتر بکاتن کە پرۆسەیە کە پێدەڵێن دیتۆکسیفیکیشن زۆر کەس لەوانی کە ئاڵوودوو دەبن بە هەر بابەتێک بە بابەتە خۆراکیەکان یاخود ئەو بابەتانی کە لە ڕێی هەڵمژینەوە بەکاردەوەکو جگەرە و نێرگەلەوە بابەتانە زیاتر باسی ئەوە لێرەدا دیتۆکسیفیکیشن کاریگەری دروست دەکات یعنی کاواتە لە ڕەمەزانان تو دەتوانی بلو پرۆسی سوودێکی زۆر باش لەو بابەتەوە بۆ نمونە خەڵکانێکن لەوانەیە حەز بکە کەم بخوا لەوانەیە بیاوێت لە زۆر خواردن دوور بکەوێتەوە بەڵام لە بەرەوەی ئەو ماوە زۆرە نانی نەخواردووە خواردنێکی زۆرەخوا چی بکە بۆ ئەوەی کە یان بەچی گەدەی پڕ بکە بۆ ئەوەی کە ئەو خواردنە زۆرەی کە زیانی پێگەینێ نەیخواواتە خواردنی تەندروست کە زۆریشی لێ بخورێ زیانی نەبێت چییە؟
خواردنی تەندروست جارێ ڕێپێدراونێ بڵێن زۆری لێوەربگیرێتن هەر دەبیت بڕێکی دیاری کراوە بیتن ئەگەر تەندروستیش بیتن بەڵام دەتوانین لە سەرەتا ڕۆژوشکاندنەوە بە نمونە پلانێکی تەندروست بەو شێوازە دەست پێ بکاتن بنە دانێکان تا سێدانە دوودانە سێدانە خورما اینجا شیر یاخود ئاو یەک گلاس بەرداخێک شیر یاخود بەرداخێک ئاو وەربگریت بڕوا ناکەم کەسێک بەرداغ ئاو بە سەرەتا کۆنتترۆلی خۆت بکەی زۆر ئاسان دەبیتن زۆر ئاسان دەبیتن ئەو ئەگەر زیاتر بێ خراپە خۆی لە سەرەتا بۆ شێوازە تا کۆنتترۆلی خۆت بکەین مەبەستم لێرەیە دوایەوە دەتوانانی شۆربایەکی نیسک بێتی ناشۆربایەکی با بڵێن سوپێک لە پێکاتێکی بەڵام نیشاستێتیدا بەکار ناتبیان نیسکەکە وەکو خۆی بیتن نەبرنج و نەشعری و بابەتانێتی پڵ نەکرا بیتن سادە بیتن اینجا واز بینی لە سفرەکە بڕک بەجی بێلی بڕۆیت و نێژی خۆت بکە اینجا بگەڕێەوە ئەوە دەکاتن بە دڵنیاییەوە کۆنتترۆلی ئارەزوی خۆراکی دەکەی دەتوانین تاقی بکەوە کۆنتترۆل دەبیتن ئاسانتر دەبی یەک دوو ڕۆژ خۆزگە لە سەرەتای ڕەمەزان باەوەمان گوت باە بەڵام یەک دوو ڕۆژ بەڵام بۆ دواتری ژەر سوودیە لەبەروی خەڵک لەوانەیە گەر ئێستا پەیڕەوی بکات دوای ڕەمەزانیش دەڕۆژمان جارێ ئەو دەڕۆژەش دەتوانی تەجروبە بکاتە بە دوو ڕۆژ سێ ڕۆژ هەست پێ دەکەی ئەو حاڵەتە ئەی دوای هەرچێک بخواقی ناکە دوای ئەوە بخۆی ئەلێرەوە کۆنتترۆلێکی خۆراکە ئارەزوی خۆراکێکە دەست پێ دەکاتن دوای ئەوە دەکرێتن کە هاتەوە سەر سفرەکە بەڵام دقەیەکی پێبسی زۆر باشە کە هاتەوە سەر سفرەکە دانیشت ئەو کاتە بەزەڵاتەکە دەست باشە من پێشتر گوێم لەوە بووە ئەڵێ بۆ ماوەیەک ئەو کەسە بۆ خۆی سەرقاڵ بکە لەوانەیە ئەو برسێتیان ئەو حەزەی کە هێتی بۆ خواردنەکە نەمێنێ ئەوە ڕاستە بەخۆی ئەوە کۆنتترۆل دەبیتن بەڵام گرنگە بەچ دەست پێ کرد ئەوان زۆر گرنگە ئەمە ئەو سێ بابەتێک کە باسمان کرد خۆرمایە دەتوان درێ شیر یاخود ئەندە جارۆ دەتوانانی لە جێگەر شیریش نەبی ماستاویش دەتوانانی بەکارین بەس گلاسێک زیاتر نەی بیدایەتی لەگەڵ سوبەکەوا دەکاتن تعویزی ئەو پێکاتەیەکە وزێکت پێ دەبەخشیتن لەگەڵیشی ئارەزوی خۆراکێکت جۆرێک بە جۆرێک دەبێتن ینی وا بوو شێوازە نابێتن چونکە ئەگەر سادەتری نمونە بێنینەوە ئەگەر لە ڕۆژدا زۆر توێنی لە کاتی بەربانک ڕاستە خۆ دەست پێ کرد بەس بە ئاو خواردنەوە تەمەشا دەکەی توێنیتیش ناشتی ئەسڵان هەر توێنیتە چەند ئاو دەخۆیتەوە ئەسڵان هەر توێنیتە وانە لە پاشان خۆراکەشت پێ ناخورێتن ئەوەش کێشەیەک لە بۆ دروست دەکاتن بەڵام تو یەک گلاس وەربگرە دوو گلاس ئەو پەڕی زیاتر نەبیتن بەو شێوازە اینجا سوبەکە و بەبریان شۆربای نیسکەکە اینجا بڕۆ بەجی بێ لە نوێژی خۆتکە بە سرحەت اینجا وەرە سەر سفرەکە کاتی و سەر سفرەکە سەرەتا بە زەڵاتەکە دەست بێکە نەک زەڵاتەکە دوای ژەمی سەرێکی بیتن بە زەڵاتەکە دەست بێکە پێکاتەکانی دیکە دەتوانی لە بۆی کۆنتترۆلی کەسێک بە زەڵاتە بخوات دەکرێت زەڵاتەکە بخواتن نابە بەستمەوەیە هەیە ئێوە کێشی دابڵزیان بۆ نمونە خواردنی تر نەخوات ئەو دوای ئەوە دەسەکە بە زەڵاتە خۆیان میواخوات ئەوەی کە پێشتر بەبنە نیسکەکە بەهای خۆراکی زۆر بەرزە بڕێکی باش لە پێکاتە خۆراکێک بەرزەکانی تێدایە دەتوانین بڵێن تاویزی زۆر بێشتەکان دەکاتن بەڵام لە قۆناغی دواتر زەڵاتەش زۆرێک لە بڕێکی زۆر لە بەبن ڤیتامینەکانی تێدای بەدڵنیاییەوە بەڵام دوو کەسێک کە دەوێت کێشی کۆنتترۆل بیتن ئەو پرۆسی جێبەجێکە تا دەگاتە زەڵاتەکە ئارەزوی خۆراکی کۆنتترۆل دەبیتن لە پاشان دەمێنێتەوە خۆراکەکانی دیکە چی هەیە لە بۆ ئەوی قیاسی خۆراکی کۆنتترۆل بکاتن چونکە مە ناکرێت بڵێن 100 گرام 200 گرام ئەو بابەتە زەحمەتە میزاندا ناندری لەسەر سفرەویشە بکرێتن دەکرێت شتێکی دیکە بکەیت کاسێکی زەڵاتەی مامناوەندی بکەیت قیاس لە ژەمە سەرەکیەکە لە شلەکە نا بن نەبرنجە دۆڵمەی هەر بابەتی خۆراکێک دروستەکەی کاسێک بکەیت قیاس لەو کاسەیە زیاتر نەخۆیت زۆر بە ئاسانی دەتوانی هەوڵ بدە ئیرادە خۆی هەموو بابەتێک لەو بابەتانە پێویست بە ئیرادەیەکی بەهێسەیە بەدڵنیاییەوە تو بڕیار بدە کاک ئامانجێکە تێدەتەوێت کێشی خۆت کۆنتترۆلکی ئارەزوی خۆراکی خۆت کۆنتترۆلکی دەبیت جێبەجێکێ لێ کاسەیەک بە قیاسی کاسێک یان بە بڵێن برنج بە قیاسی کەوجیرێک بەڵام لێرەدا دەبی ئەو نەکەین کەوجیری زۆر گەورە بەکارنێن بە شێوازێک بیتن قیاسی کەوجیرێک یاخود قیاسی بابلین کاسێکی زەڵاتە بەکار بێندرێتن اینجا بابلین ئەو شلەیان ئەو مەرەگەیە کە دروست دەکرێتن کێشەینە بەڵام گرنگەوەی چەوری کەم بیتن ئەوەشیان زۆر زۆر گرنگە ئاگادار بینە سەر اینجا لەگەڵ پێکاتەکانی دیکە تا بکرێتن نیشنانیان بابلین پێکاتە گەنمیەکان لە سەرەتا ڕۆژەکان پێویست پێ نابێ ئەسڵان نەخورێت باشترە پێویست پێ نابیتن اینجا دیتە سەر پرۆسەی دوای ناخواردنەکە عادەتەن ئەگەر تو هەستت بەوە کرد توانات نییە لە جێگەی خۆت بجیرەوەندە بێتاقەت بزانە زیاد خواردیان خواردنێکی ناتەن دروست خواردیە ئەگە هەست کردەوەندە کاریگەری لەسەر دروست نەکردیەمە خاستان کاردانەوەکان لەسەر گەدە زیاتر دەردەکەویتن کە هەست کرد ئەوەندە ناڕەحەت نی بە مەعیدەی خۆت بە گەدەی خۆت
بزانە بڕێکی وات نەخواردو کە کۆنتترۆلی خۆت لە دەست نەدایە لە ئەسڵدا. اینجا دەمێنێتەوە دوای ئەو ماوەیە ئایا ساعتەکانی خەوت ڕێک دەخەی یاخود دەردەچی ئەو حەسەب ئیلتزاماتی هەر کەسێک بەدڵنیایەوە ئەوە لەوانێ بگۆڕێتن هەوڵ بدرێتن بەلایانی کەمەوە 30 خولەک تا 45 خولەک بە پێ ڕۆیشتن هەبیتن لە دوای ئیشاوە ڕاستە خۆت دوای خواردنەکەنا لە دوای ئیشاوە ئەلەو ماوەیە 30 تا 45 تا ئەوەی توانی سعاتێکیش بە پێ ڕۆیشتن هەبی زۆر باش دەبیتن سوودێکی زۆر باش لەو نێوانە تا ئەگەر کەسێک بنمونە وەریبگرین بە شێوەی گشتێکی بە ئەوە وەرگرین تا سعات 12 یاخود دەتوانین تا بڵێن دوای 12ش بەس باشتر وایە تا سعات 12 سوود لە میوە وەربگری شفتی یاخود میوەکانی دیکەش چکوانە بڕێکی باش ئاویان تێدا خیار یەک لەوانەیە نزیکەی 95 لە بۆ 96 پێکاتەکەی ئاوە بڕێکی زۆر باشیش فایبەرەکانی ڕشاڵەکانی تێدایە اینجا چکە شتێکمان لێرە پێویستە بە قەرەبۆکردنەوەی جەستە لە بڕی ئاوی لە دەستوو یاخود ئەو بڕ ئاوەی کە بەدەستی نەگەیشتە جستەی هەر کەسێک ڕۆژانە بەلایانی کەمەوە پێویستی بە 2 لتر ئاو هەیە 2 لتر تا 3 لتر جا تو لە ماوەی 16 ساعتی بە ڕۆژبوون هیچ بڕ ئاوێکت نەخواردیتەوە لێرەدا لە ڕێی ڕاستەوخۆ ئاو خواردنەوە لەوانەیە نەتوانی ئەوەندە بڕ ئاوەیان 2 لتریان 3 لتر ئاو وەربگری بەڵام دەکرێت لە ڕێی میوەکانەوە هەم ئاو وەردەگری هەم ڤیتامینەکانی شەوەردەگری واتە 2 ئامانز بێکەوە دەپێچی تا دەگاتە پارشیەوە لە بۆ ئەوانەی کە دەیانەوێش پاشیوان خواردنێک بخۆن بنەوە لە ڕۆژدا برسیان نەبیتن ئەتیماد بکەنە سەرچاوە پرۆتینەکان چون کاربۆهیدراتەکان 2 ساعت 3 ساعت تاو خلاص دەبیتن باشە من زیاتر باسی پارشیەوەکەم لە بڕۆی لەوانەیە خەڵک زیاتر لە پارشیەوە نان بخوات دەچینە ڕانیە دکتۆر دواتر دەگەڕێمەوەلات لە شەوانی مانگی ڕەمەزان لەوێ بازار قەرەباڵغ دەبێت و بشێک لە هاوڵاتیان بۆ بەربانک هەندێکیش بۆ کات بەسەربردن تا درەنگانی شەو دەمێننەوە ئاراسەمێن پەیامنێری کوردستان 24 لە ڕانیە زانیاری زیاتر دەخاتە ڕوو سارایشێک لەو تایبەتمەندیانی کە مانجی ڕەمەزان هەیەی ئەوەیە کە شەوانی زۆر قەرەباڵغە بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوو کە مانجی ڕەمەزان دەکەوێتە وەرزە گەرمەکانەوە دەکەوێتە هاوین یا دەکەوێتە سەرەتای وەرزی بەهار شەوانە زۆر قەرەباڵغ خەڵکێکی زۆر بۆ ئەوەی خۆی لە گەرما و لەو ماندوێتی کە بەهۆی ڕۆژ و گرتنەوە دووچاری هاتووە دەرکات شەوانە دێنە دەرەوە پیاسەیەک دەکەن جەوێک دەگۆڕن و هەندێک لە خواردن و خواردنەوە ساردەکان یاخۆت هەندێک لە خواردنەوە گەرمەکان دەخۆنەوە و دواتیش بۆ خۆیان تا درەنگانی شەو لە بازار دەمێننەوە لە ڕانیە چەند ساڵێک کە بووە بە نەریت شەوانە تا درەنگانی شەو خەڵک لە دەرەوە دەمێنێت تەنانەت بەشێک لە هاوڵاتیان ئێواران بەربانک لە بازار دەکەن و پارشێویش هەر لە بازار دەکەن ئێستا ئێمە لایشێک لە بازارە قەرەباڵغەکانی ڕانین لە گەڕەکی نەورۆز کە یەکێک لە قەرەباڵغترین بازارەکانی لێە و شەوانە خەڵکێکی زۆر دێتە دەرەوە بۆ خۆیان کات بەسەر دەبن لەبەردەمێشێک لەو ڕیستۆرانتانەی کە خزمەتگوزاری پێشکەش دەکات دەچینە ژوورەوە بزانین لێرە هاوڵاتیان چۆن کاتی خۆیان بەسەر دەبن و لێرە بزانین ئەوان چ خزمەتگوزارێک پێشکەش بە مشتریەکانیان دەکەن سڵاوتان لێبێت لە شەوانی ڕەمەزاندا بازار چۆنە جموجۆڵی هاوڵاتیان چۆنە خەڵک چۆن ڕوتان تێدەکەن لە بازار لەخوا بە زیاد بێ باشەوە جموجۆڵی هاوڵاتیان بە حکمی ئەوەی تۆزێک جەوەکە گەرمایە بە ڕۆژ نایەنە دەرەوە ئیتر بە شەو قەرەبووی ئەو ڕۆژەکە دەکەن و دێنە دەرەوە خەڵک لە کێوە خزمەتگوزاری پێشکەش دەکەن ئەو خزمەتگوزاریانی پێشکەشی دەکەن زیاتر چین ئێمە بڵین ئێستا ڕەمەزانە بە حکمی کە ڕەمەزانە لە سعات دوای 12 خواردنمان هەیە کە ڕەمەزان نەبێت لە حوتی بیانی دەکرێت تا یەکی شەو بەڵام ئێستا لە 12 نیۆڕۆ تا سعات 2 شەو 2 شەو بەردەوامین ئێمە لێرە بە هەموو شێوەیە خواردنی فاسفودمان هەیە بە زۆری ئیدی پیزا و شاورمەی گۆشت و مریشک و هەمبەرگر و ئەو شتانە و مەقەبیلات هەموو زۆرەکانی و برنج و شلە و خواردنی کوردەواری ئەوانەشمان هەموویە لەگەڵ ئەوەشدا ساردەمەنی هەموو زۆرەکانمان هەیە و بە دۆندرمە و شەربەت ئەم زۆر شتانەوە هەنی کابرا هەم دەتوانێت بێ لێرە نان بخوام دەتوانێت پێ سعات بکا و دۆندرمەیەک شەربەتێک شتێک بخواتەوە خەڵکی لێرە بەربانک بکاتەوە یان هەر لێرە خواردی پارشێوتانەیە خەڵک دەمێنێت بەڵێ هەنی ئێستا مشتریمانێت دێ لێرە پارشێو دەکاوە بە وەربانگیش ینی بە حکمیەوەی کەشتەکە لێرە تازەیە لەگەڵ ئەوشدا خواردنەکانمان تازە و ینی بۆ خەڵکی شوێنێکی ئایلی و ئەوەیە خەڵک زۆر دێت ینی هەم بۆ بەربانک هەم بۆ ئێوارانیش دێت دەستەکانتان خۆش بێت سارا لەو ڕستۆرانتە دەڵێ هەم خواردنی لە 12 نیوەڕۆ ڕستۆرانتەکە دەکرێتەوە ئەوان هەم خواردنی بەربانگ و هەم خواردنی پارشێویشان هەیە کە
خەڵکانێک دەمێنەوە لێرە پارشێو دەکەن دەچینە لایشێک لە شێفەکان سلااوت لێبێت چی لێرە پێشکەش دەکەن ئەو خواردنانەی لێرە پێشکەش دەکەن زیاتر چی والله بدايتي سباسية قناة كردستان 24 دكم لحاجة منو إيرا دواي سيستم مطعمي خواردني سوريا شاورما مريشكي وشاورما كوشتا دواي تشتكي غريبة إلى اسمي غربية يعني فاهيتا سكالوبا مكسيكية كريسبية مثلا كنتاكي اللي راهي قسم مقابلات مان هي زياتري فاصلة 20 نوعية مقابلات درست دكن لقل خواردني كردي هنا إيرا برنج ومرقة وكوزي ومريشكو وتشتانا قسم عصا أروانا كيجي هنا شربت وما شربت أو تشتانا شيء لقل ما هي بيتزا مثلا بسيستمك غربي بيتزا إيطالي مان هي مناقشي سوري هنا ڕۆژانە چۆن خۆتان ئامادە دەکەن بە ڕۆژوو دەبن سەخت نییە قورس نییە یان سیستەمی مانگی ڕەمەزان لەگەڵ سیستەمی خواردن پێشکەشکردن لە پێش مانگی ڕەمەزان فەرقی هەیە بخوای فرقی هەیە يعني لوقتی بۆ بەڕۆژی بێ هەندێک زەحمەتی دروست دەبن لە خواردنی تامکێ سوورە بێخۆیە هیچێک زەحمەتی هەیە لەوەی ناکێ بەس الحەمدولله يعني ئیش دڕوە الحەمدولله سپاس بۆ تۆ شێف سارە بەشەیەکی گشتی شەوانی مانجی ڕەمەزان بازار قەرەباڵغە بەڵام لە ئێستادا کە بەرەو ڕۆژەکانی کۆتایی مانجی ڕەمەزان دەڕۆین بێگومان بازار قەرەباڵغترە لە بەرەوەی خەڵک دێتە دەرەوە بازار دەکە و نەک هەر ڕێستۆرانتەکان بەڵکو کۆمەڵێک دوکان و کۆمەڵێک لەو شوێنانەی کە بابەتی دیکەیان هەیە وەکو مەسەلەن بابەتی پێداویستی جەژنن هاوڵاتیان دێن لەو پێداویستیانە دەکڕن بۆ نجل و بەرگە خواردنەوە شیرین و شیر نەمەنیەکانە بۆ پێداویستی جەژن و بەگشتی هەموو ئەو پێداویستیانی کە لە ڕۆژانی جەژن هاوڵاتیان پێویستیانە لە ئێستادا لەبەرەوەی کە ڕۆژەکەی گەرمە هاوڵاتیان بە شەو دێنە دەرە ئەو پێداویستیانە دەکڕن و تا درەنگانی شەو لە بازار دەمێنەوە دواتر دەگەڕێنەوە بۆ ماڵ خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژێکی نوێ و خۆیان ئامادە دەکەن بۆ جارێکی کە بۆ ئەوەی پارشێ بکەن و بە ڕۆژوو ببن و پێشوازی لە ڕۆژێکی دیکەی ڕەمەزان بکەن. سپاس بۆ هاوکارمان ئاراس ئەمین لە ڕانیا دکتۆر سەنگەر دەگەڕێمەوە لە جارێکی دیکە باسی پارشێوەم کرد لە پارشێوە هەندێک جارە وترێت کە چەند خواردن خۆی زیان ناگەێنێ لە بەرەوەی ئەو کەسە بۆ ماوەی چەند کاژمێرێکی زۆر نان ناخوایان شتێکی لە کۆمەڵگەی ئێمە زۆر جان نان بە برنجەوە نان بە ساوەرەوەیە خۆی گەنمە بە گەنمەوە ئەو قسەیەش ئەوترێت ئەمە چ کاریگەریەک لەسەر تەندروستی دروستەخۆ ئایا ئەگەر بخورێت زیان ناگەێنێت لە بەرەوەی ئەو هەموو کاژمێرە نان ناخوا بەس سەبارەت بە ژەمی پاشێو ژەمێکی گرنگە بەداخەوە بەشێکی خەڵکی خۆمان زۆر شێوازێکی ناتەن دروست پێڕەو دەکەن لە ئەو بڕە خۆراکە یاخود ئەو جۆرە خۆراکانی کە لە پاشێوان وەری دەگریتن لە پاشێوان گرنگترین یاخود پێکاتەی خۆراکی پێویست دەکات پێکاتەیەکی پرۆتینی بی زیاتر نەک کاربۆهایدراتی کاربۆهایدراتەکان ئاتەن پێکاتەی خۆراک کاربۆهایدراتە پرۆتینە و چەوریە کاربۆهایدراتەکان چەند سەعاتێک دو سەعاتێکی پێویستە پاش دو سەعات ئەگەر ئەو زەیە بەکار نەهات دەبێتە چەوری سوودی لێوەرناگیری و ئاستی برسیبوون جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە کەواتەوە هۆکاری قەڵەوبوونە یەک لە هۆکارەکانی قەڵەوبوون چکەمە لێرە سەعاتەکانی خەومان پێچاوە نەبیتەوە ئەو کەسە بڕێکی کاربۆهایدراتی وەردەگری و پاشان دەخەویتن کە دەخەویتن کەواتە هیچ چاڵەکەیکی جەستەیی نیە ڕاستە چاڵەکەی جەستەیمان نییە بەڵام ئەو وزەیە سەرف نابیتن کە سەرفیش نەبوو ئەو کاتە دەبیتە سەبەبێک لە بۆ زیادبوونی چێشیان ئەو کەسە لە ماوەی ڕەمەزانە زۆر کەسمانەیە چێشی زیاد دەکات سەبەبەکە هەر لەوە نیە لە سەرەتای ڕۆژوشکانەکە بەڵکو لە کاتی پارشێوەکانیش پلانەکەی غەڵەتە یاخود ئەگەر چێشی زیاد نەکاتن بەڵام کێشەیەکی دیکەی لەو دروست دەکاتن لە بە ڕۆژبوونێکی بە زەحمەت دەبیت کە هەست بە برسیتی و بێتاقەتی دەکاتن لە ماوەی ڕۆژەکەدا دەکرێت لە پارشێوان گرنگی بدرێتن بە پێکاتە پرۆتینیەکان واتە بۆچونە ڕاست نییە کاڵێن زۆرە خۆم باس بینێ برسیم نەبێت کە بە ڕۆژوە زۆر دەخوا ڕاستە لەوانەیە کالۆریەکی زۆر وەربگریتن بەڵام وەکو گوتم کاربۆهایدراتەکان تەنها دو ساعتێکە پاژە دو ساعتە ئەگەر سەرف نەبوو دەگۆڕێ بەڵام پرۆتینەکان نا پرۆتینەکان کاتێکی زیاتری دەوێت ئارەزوی خۆراک کۆنتترۆلتر دەکاتن هەستی برسێتی دوا دەخاتن وزەیەکی باشتریش دەدا بە کەسەکە ماوەی زیاتری دەوێتن لە بۆ هەرسبوون و بەگشتی تا دەگاتە وزە و دەگۆڕدرێتن دەبتە سەر چاوێکی وزە دوێ باشتر وایە پێکاتە پرۆتینەکان زیاتر گرنگی پێ بدرێتن پێکاتە پرۆتینەکانیش دەتوانین لە بنمونە هەیە لە سەرەتای ڕۆژوشکاندن
دەتوانێت ئەو گۆشتی لە سەرەتا ڕۆژکەن حاضریەکە بیخاتە پارشیوان باشترە توانایەکی باشتر لەوانەیە ئەوە بە پێی کەس دەگۆڕێتن چکان دەکەسێ لەوانەیە تەنها ماست دەخواتن دەڵێ ناتوانم هیچ شتێکی دیکە بخۆم هەیە تەنها پەنیر ناتوانانی شتێکی دیکە بخواتن تو لە پاشیوان دەکرێتن بەخۆی خودی کەسەکە دەگۆڕێتن بنە سەرچاوە پرۆتینەکانمان جیاوازە پرۆتینی ئاژەلیمانێن پرۆتینی نەباتی ڕۆچیمانەیە دەکرێت هەرێک لەوانە وەری بگریتن بەڵام بە شێوازێکی تەندروست ئامادەکراوی ئەوەشیان هەر لە بەهای خۆراکەکە تێک نەچیتن مەسەن سەرچاوە پرۆتین یەک لەوانە شیر و بەرهەمەکانی سەرچاوێکی زۆر باشە دەتوانانی لە پاشیوان وەری بگریتن پەنیر یاخود ماست لە دوو جۆرە خۆراکی هەرە باشەکانە اینجا دەتوانی نۆک وەربگریتن دەشتوانی گۆشتیش ئانێشە لە پارشیوان وەربگریتن بخواتن ئەوە دەکاتن هەستی برسی بوون تاخیر دکتۆر کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە بۆ کەسانێک کە ئالوودە بوون بە جگەرە کێشان نێرگەلامە لە ڕەمەزان چەند نەتوانن وەکو دەرفەتێک بۆ کەمکردنەوەی یان وازهێنان سوودی لێ وەربگرن خۆی ڕەمەزان دەکرێتن بکرێتە دەرفەتێک تا بڕیار بداتن کە دوا ڕەمەزانی بنوێ وەکو مێژوویەک لە بۆ خۆی دیاریکە دوا ڕەمەزان بیتن کە ئەو کەسە جگەرە بکێشیتن ڕۆژێک دیاری کاتن و پاشان ئامادەکاری بکاتن لە بۆ ئەو بڕیاری خۆی کە داوێتی لە بەوەی کە وازبین لە جگەرە کێشان پرۆسەی بەڕۆژی بوون پرۆسەیەکی گرنگە تا جستەی لە مادەژارەوەکان پاک بیتەوە بەڵام بە مەرزێک شەوانی ڕەمەزان کۆنتترۆلی خۆی بکاتن لەوەی سەردانی ئەو شوێنانە کەمتر بکاتەوە کە هاندەرن لە بۆی جگەرە زیاتر بکێشیان نێرگە لە زیاتر بکێشیتن بڕی خۆراک ئاو خواردنەوە میوەکان گرنگی زۆر پێ بداتن ئەوە پرۆسی پاکردنەوەی جەستە خێراتر دەکاتن بەڵام پێویست دەکاتن لە بۆ پرۆسی وازهێنانەکە بەدڵنیاوی پێویست دەکاتن بەڕاستی پێش هەموو شتێک بڕیارێک بدا هەڵسەنگاندنێ بکە لە بۆ جەستەی خۆی ئایا پرۆسی ئەو جگەرە کێشانیا و نێرگە لە کێشانە چ سوودێکی ئەسڵەن هیچ سوودێکی جگە لە زیانەکان اینجا دەبی ئامادەکاری بکات لە ڕووی خێزانی و لە ڕووی دەوروبەرەکانی خۆنی و برادەرەکانی خۆیەوە ئەو شوێنانەی کە سەردانی دەکاتن دەبی ئەو شێوازە ژیانی خۆی بگۆڕێتن چاڵاکی جەستەی خۆی زیاد بکاتن خۆراکە تەندروستەکانیش گرنگی پێ بداتن پرۆسەیە کە بەڕاستی کاتی دەوێتن بەڵام بڕاردانێکی هەبیتن ئاسانە و دەتوانی بیکاتە دەرفەتێک دوان بیکاتە یادگارێک ئەو ڕۆمەزانە ئیدی وازم هێنا بەڵام بەڕۆژبوون خۆی یارمەتی دەرێکی زۆر باشە لە بۆ بابەتە دکتۆر سەنگەرجاو مامۆستای زانکۆ لە زانکۆی هەولێری پزیشکی هەروەها پسپۆڕی تەندروستی گشتی زۆر سپاس بۆ ئامادە لە سنووری ناحیەی شیلاتزەی سەر بە ئامێدی مامۆستایەک بە شێوەیەکی خۆبەخشانە لە شەوانی ڕەمەزاندا خولێکی بەهێزکردنی بۆوانەکانی پۆلیسی بنەڕەتی و دوامزەی ئامادەیی بۆ 700 قوتابی کردوتەوە و شەوانە ئەو قوتابیانە لە بری بەسەربردنی کاتەکانیان بەشداری لەو خولە دەکەن. دیگەل دەستپێکردنەوە مەها ڕەمەزانێ ئەزمونێن قوتابیان jî keftene divê mehê da. Zurbeya qutabiyan jî xandina xwe xistiya di şevanê Remezanê da. Mamosta Feyzî Rêkanî li nava senterê Nahiya Şeladizê xoleka bihêzkirinê bû zêdetir ji 700 qutabiyan bi şêweyekî xwebexş vekiriye. هر سال وی دمی وقتی دمی ازمون نیزی بن ازمونت گشتی پولا نهی بنارتی پولا دانزه ویژه دانزه زانستی از خولا ود کم خونه‌جی وقتی از ود کم من هر سال 3035 ود کم بس الساله به برانبر مذکر يعني تقريبا انك حسابك كي يعني 21 مليون بتر بوريوان كبيت بس من به برانبر من ذكر موجه سال بليدان موجه خطابی جبر کدمه رمضان دا بروج بروجینه لو محاول دادن بشف وان وانین کوانتر جنزمبونا نمرین خواهیه آستیتی گشتن خواه برستر لی بکن دا کو بکارن نمرین باشتر به دست خواه بینن از سکو قطبیه و دیار افساله از مونت ما کفتنت ماه رمضان پیروز دا و دیار روزه مروی روزی بید خواندن گلک و زحمت بیتن روژه ام بروژی نم ناگهین بین دوره بروژه و بشویجی ام تنیا وی پیمانگه بو خواندن داست خواندن به بررسی کردن و ام آماده کم بو تاقیانه افخوله بو هر دو آستین نه بنارتی و دازده و جایی و زانستی لآواهی پیمانگه ها بوجین هاتیه وکرن کو قطابی دناوا شلادزه و گند و کمالگه دوروبر تدا بجدار بوینه او شوانه تا دمجمر 12 وانه جبوان دهنه گوتن شمال بچی کردستان 24 ناحیه شلادزه دورا آمیدیه
پاشیفمان پێشکەشکردن بۆ هیوای جێگای سوودی ئێوە بێت تاوەکو سبینەوە لە پرۆگرامی کینۆدەینەوەڵاتان هەر شاتن خواتان لەگەڵ.